سڵاتان لەبێ من کۆڤان عەزەتم بەرنامەی پاشیفتان پێشکەش دەکەم. بەرنامەی پاشیف وەکو ڕۆژانی ڕابردوو خۆی لە دوو تەوەر دەبنێتەوە لە تەوەریەکەم کە تەوەری ئاینیە باس لە زەکات و سەرفترە دکەین کە لەو دە ڕۆژەی کۆتاییدا زیاتر باس لە زەکات و سەرفترە دەکرێت. هەروە لە تەوەری دۆمیشدا کە تەوەری تەندروستیە پسپۆرێکی تایبەتی دەرمان سازی لەگەڵمان دەبێت باس لە چۆنیەتی بەکارهێنانی دەرمان و کاریگەریەکانی بەکارهێنانی دەرمان لەسەر جەستە دەکەین. بەڵام بەرەوەی بچینە سەر تەوەری یەکەمی بەرنامەی پاشیف هاوکارانم پاکێجێکیان لە سلێمانیەوە ئامادەکردووە سەبارەت بە باغی گشتی لە شاری سلێمانیەکێکە لە شوێنە دیارەکانی ئەو شارە کە مێژوەکەی بۆ نیوەی یەکەمی سەدەی ڕابردوو دەگەڕێتەوە و زۆربەی کرێکارانی نیپاڵی و تایلاندی لە ڕۆژانی هەینیدا لەم باغە کۆ دەبنەوە لە مانگە ڕەمەزانیشدا هەموو ڕۆژانی هەینی لەوێ کۆ دەبنەوە لەوێ بەیەکەوە دادەنیشن و خواردنی تایبەت بە وڵاتەکانی خۆیان ئامادە دەکەن و گۆرانی دەڵێن. نورکی لاما و ڕاتۆ ژن و پیاوێکی نیپاڵین هاتوونەتە سلێمانی تا کارێکیان دەست بکەوێت. ئەمان ئێستا لە بری کارێک هەفتانە دوو کار دەکەن، کارێکیان کرێکاری و کارێکی دیکەشیان دروستکردن و فرۆشتنی خواردەمەنی نیپاڵیە بە هاوڵاتەکانیان. لێرە لە باخی گشتی شاری سلێمانی ڕۆژانی هەینی بووە بە شوێنی کۆبوونەوەی نیپاڵی و فلیپینی و هیندیەکان. دوای کۆبوونەوەشیان دێنە لای نورکی و ڕاتۆ خواردنێکی نیپاڵی دەخۆن و دواتر دەست بە گێڕانەوەی ژیانیان دەکەن لە ماوەی 6 ڕۆژی ڕابردوو. هەمووی خەڵکی نێپالی جۆرتیرە ڕەفیقەکانە براتەرەکانە کوچکەکانە هەمووی لەگەڵ بینیتەوە ئێک و بینیتەوە ئێکە خواردنێکی نێپالی توریستێکم پێتەبێتی هەرچووم وڵاکەکە باسە بەڵام ئێک و ئابینیتەوە ساکە ها مەسەڵەن پرسیاری هەواڵێکە چۆنە چۆنی باسی ئەوەیەکە هەر باسەکەکە کۆسە. ئێمە زومان ئێمە لێرە مانگی 4 جارە ئێتە لێرە چونکە 6 ڕۆژ ئیشەکەم زومان ئێتە لێرە چێشتی لێنێن لە ڕەفیقانی ئێتە لێرە بەخۆشی خۆمان کۆیەکەن لە ڕەفیقانی ئیتر دایە و باوکم ئەوان هەیە لێرە براکانی شەیە ئیتر لێرەیەتە ئەیخوێن بەخۆشیە. باخی گشتی ڕۆژانی هەینی جممەی دێت لە خەڵک بەڵام بەشی هەرە زۆری بیانەکانن. لە پاڵەوەشدا هاوڵاتیە کوردەکانی ئەم شارە دێنە لای بیانەکان و ئەیانەوێت دابوونەریت و کللتوری ئەوان بزانن لە هەمان کاتە تامی خواردنەکانی ئەوان بکەن. ڕۆژانی جمعان ئەمان تایبەتمەندیەکی خۆیان هەیە هەفتەی 1 ڕۆژ ئەین لە ماگە 4 ڕۆژ ئەمان فریە بۆ ئەمان باشە لێرە خواردنێک دروستەکەن تایبەتە بە خۆیان ئێمە شاوکاریان نەکەین خواردنەکانیشیان خواردنێکی باشە ینی زیاتر ئەوان موادی عەشا بەکارێنن. بیانەکان لە ڕۆژانی هەینی نازانن چۆن خۆشحاڵی خۆیان دەرببڕن چونکە لەلایەک دایک و کچ و لەلایەکی دیکەوە کوڕ و باوک یەکتر ئەبین و یەکتر لە ئامێز ئەگرن ناو بەناوەش بە گێڕانەوەی نوکتە و بەسەراتی خۆش و وتنی گۆرانی ڕۆژەکەیان بەڕێدەکەن و هەمووان چاوەڕوانی هەفتەی ئایندە دەبن. دیار جەمال کوردستان 24 سلێمانی. بەڵێ لە تەوەری یەکەمی بەرنامەی پاشیف دکتۆر بەهادین ئەحمەد مامۆستای زانکۆ لەگەڵمان دەبێت باس لە زەکات و سەرفترە دەکەین. دکتۆر بەخێر بێت. سەرەتا بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەین زەکات چییە و بۆچی دانراوە لە ئیسلامدا؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على خير خلقه سيدنا ونبينا محمد. طبعي زكاة سيم ركن لأركان كان إسلام ومبستي داناني زكاة مابلين فرر هندا مبستي زوري تيدا بلام أكري إما كوي بكينا ولوي كوا بيغمبري خوا عليه الصلاة والسلام لسن فرموديك دا بتايبتي لكاتك معاذي كوري جبري نار بو شوينيك بو أوي زكاة بسنين تعريفي شي كرتي زكاتي بيدا وتي فرموي صدقة تؤخذ من أغنيائهم فترد على فقرائهم وتبر باريشي دياري كراوة دا سندري لخلكاني كخاون سامانا ودا بخشري بخلكاني كبيداويستي وخاون بيوستن وتفقيرو هجارا وتسي عنصري سرشي هنا سيلاني سرشي هنا لو فرموديا يكميان أو كسيكا وخاون سامانا دوميان خودي مالكا
سێمیان ئەو کەسێکەوە فەقیرە طبعا ئەوانە هەرسێکیان مەرزی تایبەتی خۆیان هەیە دەربارەی ئەو فەریڵەیە دێنە سەر ئەو مەرجانە بەڵێ کەواتە ئەمەز مەبەست لەوەیە و لەمانی هەژاریە ئەوەی کەوا من دەمەوێت زیاتر ینی ڕوونی کەینەوە بە تەرکیز کەمە سەر پرسیارەکەی جەنابێت طبعا زەکات با بڵێن زۆر ڕەهەندی هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکانی خەڵک لە ڕووی کۆمەڵایەتیەوە و لە ڕووی با بڵێن داراییەوە تەنانەت لە ڕووی ئاینیشەوەش چکە ئێمە کێشەمان هەیە ئێستا حالیان لە کوردستانی خۆمان لەبارەی خودی زەکات با بڵێن لە خودی زەکات کێشە دروست بووە لەبەرەوەی بە شێواز و ڕێکاری خۆی ناگرێتە بەر کێشەمان دروست بووە لە کۆمەڵایەتی دەتوانین بە زەکات چارەسەری بکرێت ئەگەر هات و بنەبڕش نەکرێت دەتوانی کاڵ بکرێتەوە و هەروەها لە ڕووی دارایی بە هەمان شێوە چکە ئێمە قەیرانێکی گەورەمان هەیە لە ڕووی داراییەوە کوردستان کەوتۆتە ناو شەپۆلێکی گەورەی بێپارەیی و دارایی خەڵک بەو زەکاتە چارەسەر دەبێت بەڵێ من زیاتر تەرکیزەکەم سەرەوەی کە بڵێم کاڵ ئەبیتەوە کەم ئەبیتەوە هۆکارەکان یعنی ناکرێت بڵێ بنە بڕێکرێت چونکە لە زۆر زیان بەڵام هاوکارێکی باش دەبێت بەتاکید لەبەر ئەوەی مەسالەی فەقیر و دەوڵەمەند هەر هەبووە لە هەموو سنەتێکی حیاتە ناکرێت تۆ لۆمەی فەقیر بکەیت لەبەرەوەی نەخێر زۆر کەس هەبووە فەقیرە بەڵام شەعنی زۆر گەورەیە لە کن خوددا زۆر بەڵام ئەوەی کە باز دەکرێت و زەکاتی کە دەدرێت مافی ئەو هەژارەیە کە دەدرێتەوە هەژارە وەکو ماف بەڵێ ماف من پێ دەڵێم ئەوانە مەرجی خۆیان هەیە ینی ئێستا ئەو ماڵی کە لە سامانی دەوڵەمەندێک دێتە دەرەوە دەدرێتە فەقیرێک ئەوە مافی خۆیەتی کە خوددا بدایناوە بۆ کەسانێک کە خەڵکانێک فەقیر و هەژار و کەم دەرامەتن هیچ گومانی تێدا نیە بەڵام ئەگە بینە سە مەسەلەی سوودەکانی ئێستا لۆرمونە لە مەجای کۆمەڵایەتی ئێمە دەزانین دوای ئەو وەزع دارایی خراپەی کەوا ڕووی لە کوردستان کرد بە خۆ دەزانی کوردستان بە مەرحەلەیەکی زۆر قورسدا ئەڕوە بۆ نمونە ئێمە شەڕێکی گەورەمان هەیە لەگەڵ دوژمنانی ئیسلام و کورد ئەوە هەموو پێویستی بە مەسروفات و پارەیە تأثیر دەکاتە سەر مەعیشەتی خەڵک و لەگەڵ ئەوەشدا ئەزمەیەکی اقتصادی عام دروست بوو لە هەموو دنیا بۆ نمونە دابەزینی نەوت پەترۆل ئەوەش کوردستانیش بێبەش نەبوو لەم حاڵەتە و سێم بڕینی بەشە بودجەی کوردستان لە حکومەتی مرکزی ئەمانە هەموو هۆکار بوون کەم وای لێ هات کە شیرازەی مەعیشەتی خەڵک تێک بچی جا لێرەدا ئەگەر هات و بێنە سەر ئەو بابەتی زەکات بەڵێ زەکات کاریگەرێکی زۆر باش کاریگەری چاچی دەبیتن باش زەکات بەچێ دەشێ و بەچێ ناشێت بەڵێ ئەمە یەکێکە لەو لایەنانەی کەوا پێش ئێستا بۆم باس کردی مەسلەی ئەوەی ئەگەر هات و تعریفەکەی بکەینە سێ بەش یەک لەوان ئەو کەسەیەکەوە مستحقە طبعا ئەو مستحقە چێنە مستحقەکان چێن بەبەستی من لەوەی مستحقەکان چێنە طبعا خۆی پەروەردگار لە سوورەتی تەوبە لە ئاەتی 60 بە تێر و تەسەلی 8 صنفان بۆ باسەکات إنما الصدقات للفقراء والمساكين والعاملين عليها والمؤلفة قلوبهم وفي الرقاب والغارمين وفي سبيل الله فريضة من الله وابن السبيل فريضة من الله جا لو هشتانا ئەگەر هاتو ئێمە بینە سەر حقیقت دویان بە زەقی و دیارە یعنی با بڵێن ئەویشیان چییە فەقیر و مسکین طبعا اختلافێک هەیە لەما بینی عولەمایەکان ئایا فەقیر چۆن تعریف بکرێ چۆن بتوانین پێوەرێک دابنین بەڵام فەقیر ئەو کەسەیەکەوە دەرامەتەکەی زۆر خراپە وەزعی معیشەتی مسکین ئەوەیە هەیەی بەڵام تێری ناکات بای ناکات بۆ نمونە کەسێک لەوانەیە معاشی ملیۆنێک بی بەڵام لەوانەیە دوو نەخۆشی لە ماڵەوە بن هەر یەک لەو نەخۆشانە بڕەپارەیەکی زۆر سەرفکەلەوانی ئەو پارە هەمووی لەوان سەرفکاتەوە کەوا بێ و کەسە پێشێ یان بە تایبەتی هەیە پێشمەرگەیە لە بەرەکانی جەنگە خاو خێزانی هەیە لە شوێنێکی وا خراپن خاوەن کرێە ئەوانە هەموو پیانەشێت ینی زاگە بینە سە مەسەلەی فەقیر و مسکین بە لە کۆتاییدا لە دەرەنجامەکەیدا هەر هەمویان یەکە گرنەوە لە یەکمانە ئەویشیان چیە پێویستیان بە پڕەپارەیەکە و هاوکاریەک بکرێت باش ئەی بەکێ ناشێت ئەو کەسانی کە پێیان ناشێت تەمان ئەوانە نەکە ئەو زۆرە وەسفیان تێدا نایەتە جێ یعنی ئێستا زۆر جا ئێمە گوێبیستی ئەوەی کەوا خەڵکانێک پارە ئەبەخشیتە شوێنێک کە لەو هەش سنفانەدا نییە بۆ نمونە مزگەوت نابی بە پارەی ئەوە دروست بکرێ مزگەوت نابی بە پارەی زەکات دروست بکرێ ئەو شوێن ئەو شتانەی یەک خاڵی دیکە هەیە کە باش بوو بیرم هاتەوە لە کۆتایی ئاەتەکەیدا خوددا دەڵێ وەفی سەبیلی الله واتە صنفێکی لە پێ ناخوات جا لێرە تقریبا ئەوە مانایەکی مەتاتی تێدایە هەندێک لە زانایان دەڵێن فی سەبیلی الله مەبەستی ئەوەیە کەسێک لە پێ ناخوا بجەنگێ بەرامبەر دوژمنان ئەوە علەما هەندێکیان دەڵێن نەخێر هەر شتێک بێتە مای ئەوەی کەوا خزمەت بە لا ئیلاهە ئیلا الله بگەێنی کێشەمان نییە
جا لێرە کێشەیەک خوڵقاوە لەو مەجاالەوە دەبینی فەوزایەکی عارم دروست بووە لە ناو کوردستان و ئەگە بڵێم لە دەرەوەش لەوانەیە هەبیتن بەوەی کەوا هەموو خەڵکانێک یان زۆربەی جیهات و لایەنەکان ئێمە گوێبیستە بین کەوا ئیدعای ئەوە ئەکەن کەمە پێویستمان بە زەکاتە جا لە ڕێگای کەناڵی تەلەڤیزیۆنیا یان رادیۆیە هەمووشیان حەقیقی ئەدەن بە خۆیان برایەکەیان مەحرومەکەن باش ئەمە یەکێکە لە کێشەکان باش مامۆستا زۆر کەسێ دەبین پارەکەی خۆی هەڵدەگرێت زەکات نادا دەڵێم زەکات هەڵدەگرن بۆ دروستکردنی مزگەوتێک باشە یانی شیانە لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەیان زۆر جار گوێبیستیەوە دەبین کەناڵەکانی ڕاگەاندن دەڵێن پێویستیان بە هاوکاری و زەکاتە بۆ ئەوەی پەرە بە کاری ڕاگەاندنی خۆیان بدەن لە هەردوو حاڵەتدا ئەمان هەردووچیان ڕەوایە بێگومان ڕەوانیە چونکە زەکات بۆ ئەوە هاتووە خەڵکانێکی فەقیر کەم دەرامەت لە حاڵەتێکی وا ڕزگاریان بی کە بە شێوازێک فەقیرەکە نەبیتە نەخۆشیەک بەسەریاندا چونکە من لە سەرەتادا باسم کرد فەقیری هیچ عیبێک نییە بۆ ئینسان بەڵام لە کاتێکدا فەقیری دەبیتە کێشە ئەگەر ببیتە نەخۆشی لە کۆمەلگادا بۆ نمونە فەقیری ببیتە دافعێک کە بچی خوان نەخواستە دزیەک بکە فەقیری ببیتە دافعێک بۆی بچی شتێک ببات کە ماڵی خۆی نییە بە شێوازێکی ناشەرعی زەکات کە دەدرێت بەو فەقیرەی لۆ ئەوەی مانای ئەوە نییە ئەو فەقیری عیبە مانای ئەوەیە لۆ ئەوەیە ئەو فەقیریە بەرەو خراپەی نەباتە بەرەو کارێکی وای نەبات کە ناشەرعیوە و ناماقولیە لە کۆمەلگادا باش هەندێک کەس پێیان وایە کە ئەو پارەی کە وەکو زەکات دەیدات پارەکەی کەم دەبێتەوە بەڵێ بێگومان تەمانەوە بابەتێکە پەیوەستە بە زیاتر بە ئیمانەوە لە ڕووی لە ڕەواڵەتدا بڵێ تۆ بڕە پارەیەک دەسێنی و لە ماڵەکەتدا دەردەکەی بەڵام لە ئەسڵدا نەخێر زەکات خوای پەروەردگار کە دەفەرمیتە پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم واتە ئەو پارەی ئەو بڕە پارەی لە مسلمانان کە خاوەن سامانن دەتوانی ئەو پارەی دەسێنرێ مەبەست چییە لۆ ئەوەی پاک ببنەوە هەم لە دەرونیان و هەروەها هەم ماڵەکەشیان زیاد بکاتن واتە لە دوو عنسوری ئەساسیە کە ماڵەکەی کە دەبەخشی یەکەمیان تۆ خۆت ڕزگارەکەی لەوەی کەوا ببیە کەسێکی عەبدی ماڵ یعنی ماڵ بپەرستی خۆت ڕزگارەکەی لەو مەجاڵی ماڵی دنیا دەست پێوە ناگری ئی دووەمیان ماڵەکە زیاد دەکا زەکات یعنی لە ئەسڵدا لە زمانی لە ڕووی زمانەوانی و لە زمانی عەرەبیدا واتە ئەنموو واتە زیادکردن یعنی ئەو مانای زەکاتە جا ئەوە پێوەستە بابەتێکی ئیمانیە یعنی پێویستە ئیماندار وا بزانی کە بەرەکەتێکی گەورە دەکەوێتە ناو ماڵت کاتێکە ئەو بڕەپاری ئەبەخشی جگە لەوەشدا کاتێکە ئەو بڕەپارە ئەبەخشی دەبێتە مای محەبەتێک لە مابینی دەوڵەمەند و فەقیرەکە دەبێتە مای دروستبوونی کۆمەلگایەکی تەندروست لە کاتی بەخشین ئەوە محەبەتێکی لەگەڵیدا دەگواز باش بۆچی زیاتر زەکات لە مانجی ڕەمەزاندا دەدرێت دەوڵەمەندەکان لە مانجی ڕەمەزاندا بیریان دێتەوە یەکێک لە مەرجەکان زەکاتەوەی کە ساڵێکی بەسەردا تێپەڕێ زەکاتی لەسەر دەکەوێت لە سەپارەکێکە و پارەی دانراوە بۆچی لە مانگەکان کە نادرێت خۆی ئەمە کللتورێکی هەڵەیە لە ناو ئێمە هەیە لە ئەسڵدا وەکو باسم کرد یەک لە عنسوورەکان ئەوەی ماڵە ئەو سامانەی کەوا زەکاتی لێ دەکەوی چەند مەرجێکی هەیە یەک لە مەرجەکان ئەوەی بگاتە ئەو ڕێژەیەکەوە لە شریعەت و لە بۆ دیاری کراوە ڕێژەکەی دەبی بگاتە ئەو ڕێژەی کەویشیان 20 مسقال زێرە وەکو ئێستاما زیندە دەکرێت و پارە 4 ملیۆن و نیوە چەندە 20 مسقال زێری پێدێت دووەمیان دەبیست هەندێک لە ماڵەکە هەندێک لەو سامانانە دەبی ساڵی بەسەردا بسوڕێتەوە لەگەڵ هەبوونی چەند مەرجێکی تریش لەگەڵ ئەو دوو مەرجە سەرچیانەی کەوا خەڵک لەوانەیە زۆرینەی خەڵکی ئێمە بزانن جا ئەوەی کەوا جێگای فعلەن جێگای پرسیارە لەبەر چ خەڵکی ئێمە لە کاتی ڕەمەزان زەکاتی بەبیردێتەوە معلم لەوانەیە زەکاتەکەی ویساڵەکەی مانجی پێش ئێستا بەسەردا چوبی یعنی وەختی داهاتوی زەکاتەکەی لێ بداتن ئەمە پێویستە ڕاست بکرێتەوە مەهەڵەیەکە ئێمە پێویستە بزانین بەڵام دەکرێت ئەگەر کەسێک لە مانجی شەوال مانگەکەی بەڵێن ساڵەکەی تەواوەکە لە مانجی ڕەمەزان بیدا ئەوە دەبی ئەگەر خێرەکەی یەک بەرامبەر زیاتر دەبێت لە بەرامبەرەوەندکە خۆی لە مانجی ڕەمەزاندا فەرق ناکات و چ لە مانجی ڕەمەزاندا زەکاتەکەت بدەیت کە حەقی شەرعیە چ لە مانگەکانی دیکە بدا کاتەوە بیرکردنەوەی هەڵێک کە دەڵێت لە مانجی ڕەمەزاندا خێرەکەی زیاتر دەبێت هەمان خێرە لە وەکو زەکات بێگومان هیچ لە مەسەلەکەی ناگۆڕی باش گفتوگۆ زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین هەندێک پرسیاری ورد هەیە کە خەڵک زۆر جار پرسیار دەکات کە چۆن من ئەو بڕە پارەیەم هەیە من ئەو زەویم هەیە نازەمە و شتم هەیە چۆن زەکاتی لێ دەرکە من زێڕم هەیە ئەو پرسیارە تایبەتیانەش دەکەین بەڵام دوایەوەی کە هاوکارانم وەرگر دەگەڕێنەوە وڵاتان بەڵام هاوکارم سەدەخەران لە دیاربەکرەوە لەگەڵم دەبێت هاوکارانم باسییان لەوێ دەکرد کە چۆتە شوێنێکی خۆش لە شاری دیاربەکر سەدق ئەدەمێتە باش بە بزانین تو لە دیاربەکرێت تو کوێ چ جەهەکی پارشیف لەبەر چاوایە چاوە گەرم و گوڕی پێوە دیارە
بله افدا شواته و پاشیوا بینر کردستان 24 جی باش براستی املبر میوانخانه دیاربکر نه کوک نشانه کا شانه کا دیاربکر تزانین اف بنا پشتمن کوب کبر دیاربکر هاتیه چکرن لگل ویجی وک هند بینه شونه که هجی ام بجن جیانا جواکی لی بردوام دکج آلیه کیوا ام بجن چای قهوه و خوارنج برکو هج تقریبا نيف ساعات 40 دقيقة جي جبو فترة معينة لآلية دنجي شونا خوارنه هيا كو ل امكارم بيجن كباب وتشتين وساتين شيكرن ها هن ولا تشي لفر امكارم بيجن فترة خود كم براستي د سالم بوري دا جبر شرو آلوزيا جبر گرجين لباكوري كردستان اف دیمنانا جهول رابو بون دوان دماندا ولاتي لكولانا ندمان هر کس ودکشیا مالا خو حتی پشتی دهونی و امکارم بیشن کولان دیاربکر والا دبون لیم دبینیم که ای سال حتی ساعت یکی یکونی و حتی دودیا جی کولان دیاربکر شینن ام جوان شینیا یک بپرسن مها رمضانه هنجی رو نشتن هسافرا خواه گش کریه هندو خوازن چه بیشن او وکوان مسئله مباس کرجی پر پروبلم هفون لور براستی شرو آلوزی نباجر هیچی امکارم بیشن او مترسی هیا خوازن چه بیشن دوی رمضانه حوالی ارکان خبر ده تا باش از اینکه تو فکر بیشه اینجا همه بروی و بچن یعنی فکر من از ترکی بپیوند و پیوار نه ترکی نه و اوی چاخص حوالی خو از وها بگرم هاکان تو پیش مدا در باس بی زحمت ورم با ارکان نوی تا بخیر نویم ارکان ارکان جکی و تلور چدکی ام بو اوسابه دستی اش فرقی نمیز لامت دجیم براستی مجار چی از هی زلال از نزانم پروگرام کردستان 24 یا پاشیوه ام لسر پاشیوه و پروگرام چیدکن براستی لدیاربکر سالا بوریجی لدروا لکولان دیاربکر وها ام کارم بیجن ولاتی ندمان ای سال هون مانه مگوت ام ورن گل و وی هستش و بپرسن هر بن سر شواراس سپاس کنم بخیر هاتن از دکارم بیجم براستی شر از زمینی کار نبیجم به تمامی قضیه یعنی شر شکداری شرای دبیجن فیزیکی daha grantır şeray psikolojik. Evi şeray psikolojik heji sergele kurt heji berdavame ve evi devjmeji bernediniz bavarım. Ez karkeri şaradariya kaniya zanar bum. Bi Türkiye debijin qayapınar. Böyle. Piştek qayyum avetin serme emet teva Ahmet ezbejin bi tevay dora neysat habj neysat haba zedetir jikar avetin. Em tevi malbatı vanji bijmerin jihazara derbast dibin. Divê rojya Ramazanê da me bêkar hiştin. Tîsa jî em dev ji ber jiyana xwe, dev ji ber zimanê xwe, dev ji ber çalekiyê xwe em tîsa jî bernadin. Baş ez ê wiha bipirsim. Di meha Ramazanê da daxwaziya te çi ye? Aşitî, aşitî, aşitî. Ji viya pêştir em nikarin ji bo gelê xwe ji xwe ji bo dayikê xwe ji viya xweştir em nikarin tiştek tenê bixwazin. Em jî spasiyeta dikin û em niha nêzîkî gênce bibin. Tu Kurdî zanî, xorto tu dizanî? Başa. Başa. Belê kovan wek heval birader jî behs kir, erkan jî behs kir. Li vir bi rastî ew problema bêkarî piştî ew ê peyda biye. Ez ê niha wiha nêzîkî van mêza bibim ka ên ku bi Kurdî zanibin. Ger ku hebin em ê ew bikin. Ji bernameya paşîvê ya Kurdistan 24 kî ji we Kurdî zane? Ez nêzik bim. Bazan zanen. Ama bi hevokek. ما ام خبر دادن نکردن خبر دادن نه فهم دکن اون فهم دکن باشه حتی تو کاری دخواستی چه بیشی لسر بابا از پر فهم دکن لسر فتاره اری راسته تشکی لیجه جلجه اره حیفه تانی نه تب کردی نظاری تشکی برا همچه لیجه لیجه همچه نوشیجان و جواره بله اوجی وک هند بینم پاشی و خودکن کوان براستی لور دیمن به وی رنگی گلک کیم بون لی ام دبینن ای سال او دیمن جاره کردن و گریانه البته داخوازی و هیوی او کو لدیاربکر ام بیشن جیانا جواکی گشتر و خوشتر ببه بس هم زانم کو هیجی لباکور کردستان بگشتی شر و آلوزی بردوام دکه براستی پروبلمه که باکور جی هیا او جی پیواندنا کردیش بروی جی ام جی وی کشه دجین تمام سپاس دخران جبوی تاک و تو دیاربکری بمرا بوی سپاس
مامۆستا دەگەڕێم وەلای جنابتان دێنە سەر ئەو پرسیارانەی کە خەڵک ئەو سامانێک کە هەیەی چۆن زەکاتی لێ دەربکە. ئەو کەسانێک کە پارەیان بە قەرز داوە ساڵێکی بەسەردا ڕۆیشتووە چۆن زەکات لەو پارەیە دەرەکە بەڵام پارەکەی گەیشت بێتە حەدی ئەوەی کە زەکاتی لێ دەربکە. طبعا پارەی قرز زانایان بە تێر و تەسەلیان باس کردووە و بێگومان ئێمەش چەند مەذاهیبمان هەیە لە عالەمی ئیسلامی و ئێمەش کوردیش وەکو مسلمانێک بێبەش نینە لەوەی کە ئێمە لەسەر مەذهبی شافعین. ئەگەر بینە سەر بابەتی مەسەلەی مەذهب لە مەذهبی شافعی حسابی لۆ قەرزی ناکە دەڵێتن ئەگەر قەرزیت لەکن شخصێکیش بیت ساڵی بەسەردا سوڕاوە ئەو کەسە بە عنقەس وێت نەداتەوە یان نیبی یان وەڵحاصل بە هەر هۆکارێک بی نەداتەوە ئەوە دەبی زەکاتەکەی هەلێ بدی ئەگەر هات و چەند ساڵیش بەسەردا تێپەڕی. بەڵام بەڕاستیت پێ بڵێم ئەو زەکاتەکەی لەو پارەی بدەیت کە کاتی وەردەگریەوە یان دەبێت لە پارەی خۆت ئەوەی کە هاتە بیدەی. عەرزت کەم ئێستا هێشتا تەواو نەکردێت چونکە قسەکەی ئەوەی کەوە بەڕاستی پێویستە ئینسان وەکو عەقڵیەتی خۆت وەریگری عەقڵیەتیش سەلیم با بڵێن قەولێکی صەحیح ئەوەیە ئەگەر قەرز دوو نوعی هەیە یەکێک هەیە تۆ لەگەڵ کەسێک قەرزت پێداوە بۆ مودەچی دیاری کراو طبعا لەوانەیە لەو مودە دیاری کراوەی ساڵی بەسەردا تێپەڕی بەڵام تۆ گومانت لەوە نییە کە ئەو کەسە لە مودە دیاری کراوەکەی دەداتەوە لەو ماڵی دەبی زەکاتی بدەیتەوە چۆت گومانت لە کەسەکە نییە دەداتەوە دەزانی دەیداتەوە بەس کێشەکە لەوەیە ینی زیاتر مناقەشەکە لەسەر ئەوەیە ئەگەر کەسێک نەداتەوە یان غەسبی کرد یان کەسێک ئەوە زۆر زیاد دەبینین زۆربەی جار دەبینین شەریکات ئیفلاس دەکا یان کەسێک لە ناو بازاردا دەستی هەیە بازاری گەرمە بەڵام دوای ئیفلاس دەکات دەڕوا ماڵێکی زۆری خەڵکی لەکنە ئایا ئەو خەڵکە نازانی کابرا نە تەلەفۆنی هەیە نەچی هەیە ئەو حاڵەتانە حاڵەتی بزری پێ دەڵێن جا لەو کاتەی ئەگەر هات و هەر چەند ساڵی بەسەردا بسوڕێتەوە لەو کاتی کات ئەگەر هات و ماڵەکە مەرجەکانی خۆشی تێدا هاتە جێ بۆ نمونە ساڵی بەسەردا سوڕایتەوە و حەدی نیسابیشەوە تر ڕێژەکەی دیاری کراوە مەرجەکانی تریش ئەوە ئەگەر هات و هاتە دەستت یەک جالی ئەدەی با دوای 10 ساڵیش بیتن کەنجینێ ئەگەر هات و کابرایەکە لە وەکو حاڵەتی یەکەم نەبوو چکە حاڵەتی یەکەم باسم کرد واتە ڕادەوەستا و کاتی پارەکە دەداتەوە لەسەر دەوەستێتە سەر گەیشتنەوە پارەکەی بۆ دەستی تو کاتێک کە پارەکە گەیشتەوە دەستت ئەو جات و یەک ساڵی لێ ئەدەی نەکی هەموو ساڵیش چکە زۆر جارە من گوێبیستی بمە دەڵێن یا هەموو ساڵانەی کەوا بڵێن لێت نەداوەیان لەکن کابرایە جا کابرا ئەو شخصا کە قەرزی کردیا هەڵاتیە لێرە نەما یان هەر نیتی ئەسڵەن هەیە نەشڕۆیشتی بەڵام نیتی چی لێکەی خۆ بەشەرە لەو کاتی ئەتو ئەگەر هات و حاڵەتی دووەم ئەگەر هات و تۆ زانیت ئەو شخصە ناداتەوە یعنی هیچ بێئەمەل بووی لە قەرزەکە ئەوە هەنجینی ئەگەر هاتەوە دەستت ئەگەر هەنجین یەک ساڵی لێ ئەدەی یەک ساڵ باش کەسێک پێشتر زەکاتی نەدابێت باشە بە ساڵانی ڕابردوو بۆن منە زەکاتی بەسەردا سوڕاوەتەوە ساڵی بەسەردا سوڕاتەوە زەکاتی لەسەر بۆ نەیداوە بەڵام ئێستا تۆبە دەکات و دەست بە زەکات دانەکەی دەکات ئەمانە دەبێت هی پێشتریش بدات تۆ یاخود لەو کاتێەوە کە تۆبەی کردو و دەست پێ دەکات طبعا یەکەم چشت ئەگەر هات و ئەو کەسە لە خۆی ڕاببینی ئەوەی پێشتر بدا باشترە وەکو حکوم ناڵێم وەکو نەسیحەت ئەمەیان باشترە بەڵام ئەگەر کە تۆبەی کرد لە کاتی تۆبەکەی حساب کە خوای گەورە هەموو گوناحی ڕەش دەکاتەوە بە یەک تەوبەی بەڵام تۆبە مەرجی خۆی هەیە تەوبەی نەسوح ئەوەیە ئینسان کاتێک کە هەڵەیەکی کرد لە هەڵەکە پشێمان بیتەوە و ئەگەر تواندرا ئەم هەڵەیە بە مافی خۆی بگەینیت دەبی بیگەینیت ئەگەر تواندرا جا لەبەر هەندڵێم ئەگەر بیدات ئەگە بتوانی لە دەسەڵاتی هەبی بتوانی پارەی دەبە دەستا و دەشزانی ماڵەکەی دەمێنی ئەگەز بابیدا چی تێدا خۆ مەسەلەکە مافە چونکە تۆ کاتێک دوو گوناح هەیە گوناحێکەیە تۆ ما بەس مابینی خۆت و خوددا ئەوە بە یەک تۆبەی خلاص خوددا لێت خۆش بوو بەڵام گوناحێکی تر هەیە هەم مافی خەڵکی پێشێل کرایە هەم مافی خودداش جا کە تۆبەت کرد خوا لە مافی خۆی خۆش بوو تەواو بەڵام مافی خەڵکەکەی مای دەمێنێت جا لەو کاتی پێویستە مافەکە لەسەر خۆدا باشە چ جیاوازێک لە نێوان ئافرەت و پیاو هەیە ئێستاش ئافرەتانیش بامان شێوە کار دەکەن پارە کۆ دەکەنەوە هیچ جیاوازێک لە نێوانیاندا هەیە نەخێر ئێمە تەنها لە زەکات کار لەسەر وەصف ئەکرێ خاوان سامان ئەوەی ئەو کەسەی کەوا ساماندارە جا ئایا ڕەگەزی مێبی یان نێربی ئافرەت بی یان پیاوبی هیچ ئیشکال نییە پارەت هەبیتن تۆ هەر جۆرە ڕەگەزێک بی پێویستە زەکاتی شەرعی لێ بدرێت باش ئەو باس لە ئافرەتمان کرد ئەی دێنە سەر ئەو زێڕ و زۆندەی کە ئافرەتان بخۆیانەوە دەکەن لە چ کاتێک زەکاتیان دەکەوێتە سەر ئایا لە چ حەدێک بۆ دیاریکراوە ئەمە بۆ جوانی بەکاربێنێ و زکاتی ناکەوێتە سەر بەتەکید من عەرزی جەنابتم کرد کە مەذهبی شافعی حسابی ئەوەی کردووە ئەگەر طبعا
زێر گەیشتە 20 مسقال زێر و ساڵی بەسەردا سوڕاوە و هەروەها مەرجی ئەوەشیان داناوە کە بەکار غێر مستعمل بی ینی بەکار نەهاتوو بی ئەوە ئەو کاتی زێرەکە زەکاتی لێ ئەەکەوی واتە لە 20 مسقال مسقال زێر ئەەکەوی ئەی ئەگەر لە 20 مسقال زیاتر بوو و بەکاریشی هێنا طبعا ئەوە قسەی مەذهبی من دەڵێم بەڵام ئەوەی ئەصح ئەوەیە ئەگەر هاتو بەکاریش بێنی هەر دەبی لێ بدات ئەگەر هاتو بەکاریش بێنی گەیشتە 20 مسقال زێر تۆ بخۆش وە بکەی هەر دەبی لێ بدەیت چونکە ئێستا وەختی ئێمە دەزانین هەندێک خەڵکی ئەمە هەندێک فێڵش فێر بووە بەڕاستی بە ئەوەش باسکەین چونکە ئەویشیان ئەوەی ئافرەت لۆ ئەوەی زەکاتەکەی لێندا لەوانەیە لە ساڵەکەیدا 2000 ئەگە لە ماڵەوە خۆشببی بەخۆی بکاتن بەس فی سەبیلی ئەوەی ئەو کە بڵێن بۆ جوانکاری بەکاری هێنا بالضبط يعني بیتە حولی و یعنی مانای حولی لەسەردا بسەپێ ئەو کاتی ئێمە دەڵێن کاکە لۆ ڕێگریش بین لەو مەجالەی لەو نوع فێڵانە پێویستە بارەک ئەو زێرە زەکاتی لێ بدرێتن ئایا ئەگەر هاتو 20 مسقال زیاتر بوو ئەگەر هاتو هەتا 29 مسقال و نیویش لێ ناکەوی هەرنی مسقالی دەکەوی تا دەکاتە عفو 39 مسقال و نیویش بی لێ ناکەوی هەتا 20 دیکە تەواوەکە ینی 20 بیت حیسابە 20 حساب ئەگەر گەیشتە 40 مسقالی ئەو جایکە مسقالی لێ دەداتن ئەبەو شێوازەیە باشە دنیز ئەو کۆمپانیەکان زۆربەی قازانجەکانیان لە کۆتایی ساڵەکان دەدەن یاخ بەتابەتەوانەی سەهمیان هەیە ئەوانە بە شێوەیەکە بۆچی تەنها کۆتایی ساڵەکانە ئەوانەی کۆمپانیەکان چۆن معاملە دەکەن قازانجەکانی خۆیان یان ئەوانەی کە سەهمیان تێدا هەیە زۆر باشە طبعا ئەوە دەکەویتە بابی عروضی تیجارە ینی بەو شێوازە ئەو شتان ئەو شتومەکانەی کەوا تۆ عرضت کردینە بۆ کڕین و فرۆشتن لەو کاتی تۆ حسابی چی ئەەکەی حسابی ئەو ماڵە ئەەکەی جەردێک دەکەی لەو ماڵی کە هەتە چونکە هەموو کەسێک باە خۆی تەقدیرن دەزانی چەند لە دوکانەکەیدا هەیە جا ئایا ئەو پیشەنگای سیارەیە ئەوە کاڵایە شتومەچی ترە هەر شتێک بیتن تۆ کاتێک کە عرضت کرد لە بازار تەقدیرن ئەگەر هەنەوی بۆسڵەکانی کەشت کڕیتت دەزانی چەند ماڵ لەناو پیشەنگایەکەت هەیە ئەو ماڵی حساب دەکەی دێنی لەگەڵ ئەو ماڵی کە لە ماڵەوە هەتا ئەگەر هاتو حیسابەکە گەیشتە 20 مسقال زێری پێبێت ئەو پێویستە زەکاتی لێ بدرێت بەس لێرە شتێکەیە لەوانەیە من کاڵایەکم هێناوە 5 مانجی بەسەردا تێپەڕیوە یەکێکیان تەواو ساڵەکەیدا تەواو کردووە ئایا چۆن ئێمە تەوافق بکەین ئەوە هێشتا ئەو کاڵایە 5 مانجی مایە من دەڵێم بۆ ئەوەی ئینسان کە خوای پەروەردگار دەفەرمیتە پێغەمبەر صلی الله علیه وسلم خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم چونکە زەکات پاکردنەوەی ئینسانە و هەروەها ماڵەکەشتە تۆ ئەگەر لێ بدەیت باوەڕ ناکەم زەرێکی وا بکەی ئەوەی یەک دووەم ماڵێکی زۆر کەمە ماڵێکی زۆر کەمە کە لەو زەکاتەی کە دەرەکەی حسابکە ربع العشر يعني لە 20 دەیکەیە دابەشی دوی دەکەی لەو دوای دەدەمینی لەو دەی بەشێک هەڵدەگری لەو بەشەی دەکەیە 4 بەش لەو بەشە لەو چواران یەکێک دەکەی زەکات یعنی شتێکی زۆر کەمە باشە زۆر جار باس لەو دەکرێت کە ئەو ئۆتۆمبیلانی تایبەتن هی کەسەکانەوانە زەکاتیان لەسەر ناکەوێت ئەی ئەوانەی کاری ئۆتۆمبیل دەکەن لە پێشانگاکاندا بۆ نمونە ئێستا 3 ئۆتۆمبیلیان هەیە کاری گۆڕینەوە و فرۆشتن و ئەمانە دەکەن ساڵێکی بەسەرداتی دەپەڕێت لەوانێ بکاتە 5 سیارەیە ئۆتۆمبیل ئەمانە بە شێوەیەکە خۆی ئەمە دەگەڕێتەوە سەرنیەتی خۆی من کاتێک کە سارێ کەسێک کە سارەیەکی کڕی ئەم سیارە ئەگە بەنیەتی ئەوەی بکڕی کڕین و فرۆشتنی پێ بکاتن ئەوە دەکەوێتە ژێرباری ئەو ئەحکامانەی پێش ئێستا باسم کرد ئەوەی عروض تیجارە یعنی کەنەما تۆ دوکانێکت هەیە شتێک عرض دەکەی بەڵام شێوازی کڕین و فرۆشتنی سیارەی ئەوەیە دەچێ مەعرەز دەبێەوە ماڵەوە چیشکال نیە میمە تۆ عرضی دەکەی جا لێرە لە قازانجەکەی پارێ زەکات دەدەیت لە خودی بنەماڵەکەی نادەیت وەکو مەسلەی بەڵێن خانیەکەت هەیە بەکرێتدایە تۆ لە خودی لە بینایەکەی لە پارەی بینایەکەی کە چەندەکە ئێستا لەوی زەکات نادەیت لەو قازانجەی کە تێدە دەستت بۆ نمونە ماگانە کرێ دەدرێ ئەگەر ئەو کرێ ماوە بۆ نمونە سەرفت نەکرد ماوە هیچ مەشارعیدیت پێ نەکرد لە ماڵەوە سەرف نەکرا ئەوە لەگەڵ ئەو ماڵی کە هاتە لە ماڵەوە تێکەڵ یەکەی و ئەگەر خاوەن تەکسیەکانیش هەمان خاوەن تەکسیەکان بەس باوەڕ ناکەم پارەی خاوەن تەکسیەکانی بگاتە ئەو بەس پرسیارە بۆیە بەوانش هەمان شێوازەیە باشە ئەگەر گەیشتە حەدی نیساب باشە گفتوگۆ زیاتر دەکەین با بزانین پاشێف لە دهۆک چۆن هاوکارم چەکدار جەمال لە دهۆکەوە لەگەڵم دەبێت چەکدار پاشی واتە باش بە تونها دناوا دهۆکێدا خەلک کەس بێژم پێتر هەنێک ژوانە مژی لێوێ دینەک و بچنە ناو بازاریدا پێداویستیان جێژنێ دەکردن ئەفجا چ جلو بەرگان بە یان ژ پێداویستیان خواردنیان جێژنێ بە هەندێک ژی مژیلی هەندێنەک و
دشنا مزگەفتێش بەرک و شەوێن قەدرن دچنوەر نوێژ و تاعاتێدە مژیلی هەندێنە تونها ئەس بێژم تو ناو بازاریدا تونها دکاری پارشیڤ وەرڤە گوێزی بزانانی خەڵک چەوە قەستا بازاری دکەن و مژیلی چنە و بتایبەتیژی گەشتیار حتا حدێکی دووکێ چاوانە خەڵک هاتیە وەر بله کوان دمینگو باش بید رمضانات بخیر بیتن دیاره که به پشت رمضانه کم جاره از تو پیک و خدمتت کم بو شاشا کردستان 24 دیاره است نوکل گلیه دهو که ما گلیه دهو که کشوانجه های این گشت و گذاری که سالانه یانجی بیجین روزانه هر شانده که بیت یان هر گشتیاره که بهت پیتویل سرویک سردانه اوی جهیب که چونکو جهک گلک هینه گلک خوش و پاقجه و دیسانجی تبحثی بازاری که بله راست دیاره حتی نوکجی کوبان بازار پرش خیزانا زاروکا جنکا بجین سپاس بو خوده کو اف امنو امانه برزق هرما کردستانی که دیجی تایبتش هم بیزی بحثی پارزگاه دهو که بکن تبحثی گشتیارا که بله راسته دیاره کو ریبریا گشتیا گشت و گذار پارزگاه دو کیجی همو حاضری کرینه با هنده روزان جشنه پیشوازیا گشتیارا بکن با هنده بزانین که بیشین پیشبینین ریبریه چنه چوا حاضری و آماده باشید و چنه بو روزان جشنه و تایبتیشی هم بیشین و روزان بین ودانا جشنه بگشتی گل مدا که شمال هروری گل مدا ریبری راگهاندنا ریبریا گشتیا گشت و گذار دو که شمال سپاس که وقت خود آمد این وقت ریبری هوا چه حاضری کرینه ده چه پیشوازی میوانت خو کن زور سپاس افدم باش طبعا ما وقت ریبریا گشتیا گشت و گذار دهو که پلان و برنامه که باش دارتیه مرما خدمت کرنا گشتیاران پکت تنج بلاف کرنا آب و شریناهی سرگشتیاران ل درگه سرکی اوین گشتیار تا داخل بیتن بلاف کرنا ریبرین گشتیاری و نقشه پاریزگاه دهو کل سرگشتیارا هلاویستنا لافیتن جشن پیروز کرنه همه هنگید گل دزگه امناهی و ریبرین پیوندی دار و دیسان ریک خستنا آهنگکا جماوری بو گشتیار و هولاتیا بسه مرما اکشوانا مرما ریفراندوم و دولت بونه یا دویجیب مرما جشنه یا سیجیک مرما پاقش عفوا جشن پیروز کرنه و دیسان فکرنا سنترت مید گشتیاری 24 دم جمیران دیت خدمت گشتیاران دا بیتن و دیسان پیکینانا 12 تیم خدمت کرنل سرانسری پاریزگاه دو که راستا خود بن جافدریا برای ریبری گشتی گشت و گذار بن و هماهنگی گل کومالا کمپانی گشتیاری و کومالا اوتل و موتل و خارنگه ها مرما داشکاندن ادبهایان دا لنل سر اساس خدمته که شمال یعنی گلیین هر سال ین بیشین گشتیارا اون روزان جشنه دا نه مارکت وکرینه و نه خارنگه اون وکریشی گلک زور بیان اون کو بیشین خارنت و نامینن زیبزی نشیم زیاده تر خدمتا گشتیارا بکن هنگو پلانک هیا بو به جشنه هلبت پلانک باش هاتیه دارتن و کمبوند گل کومالا اوتل و موتل و خارنگه هات یکرن به و مرامه کو او خارنگه روزان جشن دا دفکری بن و دیسان اف خارنگه رمضان دا دفکری مرجل سروان او روزان جشن دا دفکری بن هنگو تنسیق گل بیشین هزت امناهیه کریه کو سالانه مثلا گشتیارن کش عراقت هنه بره بو ولات ما کردستان یعنی بیشین گله یاوه چنده کل زالگه ها گله گیرود کن هنگو تنسیق گل نکریه بو هنده پتر گشتیار قصد کردستان هلبت ما بردوام تنسیق گل دزگه امناهیه هیا لی اگر هاتو گلهش وان دزگاه بیت کردن اوجد حقا چونکی زخمه کام ازند کفت سر زالگاه حتی اوجب کار خوراد بن و همی درگه وکرینه بو همی گشتیارا هر گشتیاره که ترک کابیتان دا ام و ریوبریا گشتیا گشت و گذاره و دزگه امنایی ریوبریت پیوندی دار خدمت آوان داینه کرد پیش بینیا چت کن پیشوازی کرنا و دا یعنی پیش بینید کن در رژه کام ازنا گشتیاره ما برنامه که باش دارتیه هندی گشتیار بیتن امشین خدمت آیب کن لی چه پیش بینی تو صاحب فرمی نهاتینه راگهاندن که هم بیجین هنده گشتیار دین لی برهویت باش هاتینه کرن و چین بیجم تا نوت حتی نوت و 5 صاده اوتل و جهن و حواندن گشتیاران همید حجزن و گشتیار ده قصد کنه بله کوبان
یعنی دیاره وکو که شمالش آماجه کوی چنده گیری که رژه نوت حتی نوت پنجش صده مثلا اوتیل و موتیل هاتینه گرتن جالیه گروپین گشتیاری و اوه جی مزگینیه که خیره که هم جه سرفرازیه که مازنه هم جریه امنی و دیسان جی مزگینیه که خیره بوان بیشین جهن گشت و گوزاری یا جی خدان اوتیل و موتیل با هنده ات روژان ججنه دا اوان شوله که باش هبیتن و هر بیشین ججنانت خوشی ول گیرن جی گشتیاران بله کوان بله گلک سپاس چک در جبویتا و سپاس جبو میوانیتا جی گلک سپاس که تو دو که مرابوی ما مستم یکی لب سر کندی که اوه هنده کس هیا کاری زوی وزار دکات لوانه ما یک بر لیستا که خیران نبوه زویکی پاره کی باشی کرده بید بلام استا پاره کی کم دکات او پاره پیشتر نکات لوان تصوری او بکات که ما چی بسر دابچه تو پاره کی باشتر بکاتوا اما نتون زکاتیان لسر دکویت یا خود ناگه لسر دکویت بس شوی دیدات طبعا او بابلين زیاتر باسی عقاراتەکەی جەنابەت بله کەسێک پارچە عاردێکی کڕیە یان خانوویەکە بۆ کڕین و فرۆشتن مەبەستی من کڕین و فرۆشتنە زیاتر مەبەست کڕین و فرۆشتنە مادام کەتە بابەتی کڕین و فرۆشتن ئەگەر هاتوو زەویەکە هەڵبستی بڵێن لە نرخەکەی بەرز بیتەوە یان دابەزی ئەمە هەر حیسابی ئەوەیەکەین کەوا زۆرێکە لە عروڵ تیجارە یعنی یەکێکە لەو شتانەی کەوا تۆ عەرزت کردێ بۆ خەڵک بۆ کڕین و فرۆشتن جا ئەگەر پارەکە دابەزی بۆ نمونە گەیشتە حەدی ئەوەی کەوا زەکات گەیشتە ئەو حەدەیان لەو حەدەی هاتە خوارەوەکە لە وەکو ڕێژەیەک بۆ دیاری کراوە بۆ زەکات ئەو دەڵێن لی ناکەوی بەڵام کە گەیشت ئەو حەدەی و ئەو ڕێژەی کە خوا دیاری کردووە بۆ ئەو ماڵێکەوە بۆ عروضی تیجارەیە و بەتاکید پێویستە نابێ ڕابۆسی تاوەکو زەویەکەی گران دەبێت بۆ ڕاوەستان کە گەیشتە ساڵی بەسەردا سوڕاوە پێویستە لەسەری بیدات باشە زۆر جار دەبین ئەو زەکاتێک کە دەدرێت کەسێک بە ژمارێکی زۆر لە خەڵکی دەدات لە هەژارەکان دەدات خۆیان دەکاتەوە بۆ نمونە 50,000 دەداتەوە 100,000 دەداتەوە 200 دەداتە ئەو وا باشتر ئەو زەکاتە بداتە ڕێژەیەکی کەم و لە هەژاری دەربازیان بکات یاخود بەو شێوەیەی کە بە لێسە باسم کرد بەڵێ خۆی ئەوەی کە عولەمایەکان باسییان کردیە ئەڵێن تاکو بکرێت لەو هەش سنفانە ئەگەر بەدەستت کەوی تەوزیعیکەی بەڵام ئەو کاتی ئێمە ئەگەر بڵێن ئەم زەکات بۆ سەردەمی پێغەمبەر نییە بە تەنها صلی الله عليه وسلم بۆ هەموو سەردەمانێکە کە موسڵمان تێیدا دەژی جا دەکرێت ئێستا بڵێن زەکات شێوازێکی دیکەی هەیە خەڵکانێکی فەقیری نوعچکە هەن ئەو خەڵکی کە ئێستا فەقیرە لەو سەردەمەی وەکو فەقیرانی سەردەمی پێغەمبەر نینە صلی الله عليه وسلم جا پێویستە لیباسێکیکەی ببیدرێت ئێستا حالیان ئەگەر هاتوو تۆ 50,000 بۆ نمونە زەکات بی ئەو هەریەکە و 10,000 بدێ 5 کەسی خرکەیەوە 10,000 بدێ پێم وانە ئەوە هیچ جێ خۆی بگری و لە مانای زەکاتیش کۆ ناکرێتەوە یعنی زەکات ئەو مانای بخۆڵ ناگری چکە زەکات دەیەوێ پێداویستی ئەو خەڵکە فەقیرێت جێبەجێ بکات ئەگەر بەو شێوازەیەبی پێم وایە ماڵەکە بە هەدەر ئەڕوە جا پێویستە ئەگەر هات و ماڵەکە زۆر بوو چکە مەرزیە 50,000 بی هەندێک جا دەبینی خەڵکانێک هەیە ماڵێکی گەلک زۆریان هەیە ئەگەر ماڵی زۆر بوو پێویستە چەند کەسانێک بدۆزیەوە و کە مستحقن جانە خۆشایان فەقیرایان هەیە خەڵکانێک هەیە بۆ نمونە دەست ڕەنجینە یعنی کە کەسێکە دەتوانی هەندێک ئش دروست بکە بەڵام دەستگای دروست ئەو شتەی نییە کە ئیشەکەی خۆی پێ بکە لە پارەی زەکات دەتوانێت ئەو دەستگای بۆ بکڕن و ئیشەکەی خۆی بکات زۆر ئاسایی لە هەژاری دەرباسی دەبێت مهم دەربازی بی مهم ئەوەیە کە بڵێن زەکات بۆی هاتووەکەوە کەمێک لە معاناتی فەقر و هەژاری لە خەڵکی کەم دەرامەت و بێدەسەڵات کەم بکاتەوە باشە ئەوەی کە باست کرد کە هەژار بڵێ وشێ هەژار ئەوش تەسنیف کراوە بۆ منێت چێ پێویستە بدرێت بەچێ نەدرێت بەچێ بەچ پیشەیەک بۆ منە بنمونە بهێننەوە کە پێشمەرگەکان لە بەرەکانی جەنگکن بەرگری لە نیشتیمان دەکەن باشە هەیەە زۆر هەژارن هەیە شەهید بووە ماڵەوەی پێویستیان بە پێداویستە ئەم چینە هەژارانە پۆلێن کراوە بەتەکید بێگومان ئێستا من کە باسی فەقیرەکەم پێویستە خەڵک ئەو کەسێک کە خاوەن سامانە زۆر بەوردی بە دوای ئەو خەڵکانە بگەڕێ کە زۆرترین مستحقن ئێستا بۆ نمونە پێشمەرگەکان لە بەرای ئەمن بخۆم چەندین پێشمەرگە تەلەفۆن دەکا لێم دەپرسی یان ئاگادارم هەیە وەز و حاڵی نێزیکە لە من جیرانمە لەوانەیە کە سوکارمە یعنی بەخۆی خانەکەی لەوانەیە بەکرێبی لەوانەیە دووسێ منداڵی هەبن هەمووش دەستنە قوتابخانە خێزاندار لە ماڵەوە خێزانەکەی ژنی ماڵەوەیە ناتوانانی کار بکات
ئێوە پێشمەرگەیش چەند 15 ڕۆژ لەوانەیە لە دەوامبی 15 ڕۆژ دێتەوە لەوانەیە کارێکی سەرپێی وەدەست نەکەوی لەو 15 ڕۆژێک کە هەیە بێگومان بە ئەو کەسە ئەو نوع کەسانە پێویستە وەکو بڵێن بە پێش بخسترین بۆ ئەوەی زەکاتەکەیان پێ بدرێت چکە ئەوانە لە ئەسڵدا ئیشێکی زۆر پیرۆزەکە نەویشیان دیفاعکردنە لە کەرامەت و سەروەت و سامان و لە نیشتیمان و لە ئاین و ئەوانە هەموو مانای ئەوەی نەکە ئەو دیفاعی کە باسێکەم بەڵام ئەوە کێشەکە گەورەترە لەوەی کە ئێستا من باسێکم کێشەکە لەوەیە ئێمە مؤسسەیەکی زەکاویمان نییە ینی مؤسسە چۆن ئێستا وڵاتانی دەرەوە وڵاتی مالیزیا وڵاتێک وەکو با بڵێن جەزائیرە مەغریبە سعودیە ئەو وڵاتانە کە پێشکەوتونە تا ڕادەیەک با بڵێن هەموو مؤسسەی زەکاتیان هەیە لەو مؤسسەیە خەڵکانێک تێیدا ئیشەکەن کە پسپۆریان با بڵێن کۆمەڵناسیە ینی لە بابەتی توانێت ئەو متمانە نەبوونێک کە ئێستا هەیە وای کردوێتە ئەم سندوقەدا نەمەزرێت لێرە خەڵک ئەو متمانەیە نەبێت ئەمە پرسیارێکی لە ڕاستیدا جێگای خۆیتی ئەم پرسیارێکی پێویستە لە سەروی هەموو پرسیارەکانەوە حسابی لۆ بکرێت و دەتوانم بڵێم جوابدانەوەکەشی بەڵێ و نەخێرێک نییە پێویستی بە وەختێک کەوت تەفسیلە بەڵام جوابەکەی ئاسانە جاکە دەڵێم مؤسسەیەک نییە لەبەرچی دەڵێم ئەو مؤسسە هۆکاری سەرچیە کە خەڵکێکی ئەوها بزربی کە مستحقە لە بەرەکانی شەڕە و لەوانەیە بدرێ بە کەسێک فعلەن فەقیرە بەڵام ئەوی دیکەیان مستحقترە لە ناو دەستگای زەکات پێویستە خەڵکانێک ئیشکەن بەش ئیشی کۆمەڵایەتی دەکەن دەچن لە ناو خەڵکدا قاڵ دەبنەوە لێ دەپێستنەوە ئایا لە دەرگەکان دەدەن کامیان مستحقی زیاترە جاگەر ئەو ئیشە بەڕێکاری خۆی بڕوە هەمویان بە حەدی خۆیان نەگەن ئەوە خاڵی یەکەم مەسەلەی سیقەکەی کە جەنابەت باسەکەی بڵێ ئەمە یەکێکە لە پرسیارەکان ئەگەر لە هەر کەسێکی ئێستا لە ناو بازار بڵێ مؤسسەیەکی زەکات دروست دەکرێ پێویستە پارەکەی پێ ببەخشی یەکەم ئەمن تەکیدم یەکەم پرسیار لە ناو مێشتیدا دروستە بی ئەوەیە ئایم چۆن متمانە بەو مؤسسەیە بکەم چێ سەرپەرشتی لێ چۆن دەکرێت ئەو ماڵی من بە ئەمانەتەوە وەرە ئەگیرێ و ئەدرێتە کەسێک بە ئەمانەتەوە ئایا ئەوشە چۆن ئالێتەکە جێبەجێکرێ بڵێ چارەسەرەکەی هەیە چونکە ئێمە لە وەزارەتی ئەوقاف هەوڵیدایە چەندین جار پرۆژه یاسا دروستکرایە من تەواوی کاری خۆم لە مەسلەی دکتۆرا و ماستەرەکەم هەر لەسەر ئەوەی بۆکەوە ڕێکارێکی وا بدۆزمەوە لە ناو کۆمەلگایەکدا وەکو کۆمەلگای ئێمە کە بەخۆم لە ناویدا دەژیم بتوانم ڕێکارێکی وا بدۆزمەوە متمانەی خەڵک بەدەست بێنم متمانەکە زۆر ئاسانە یعنی بۆ نمونە لە وڵاتێکی وەکو کوێت تەسەوڕەکەی مؤسسەیەکی زۆر بەهێزیان هەیە بەڵام ئەو مؤسسەیە لە خلال یەک مزگەوت دروست بوو یەکەم جار خەڵکانێکی لە مزگەوت یەکەستان فکرێکیان بۆ هات مزگەوتەکە چەند خەڵکێکی دەوڵەمەندی تێدا بوو پاریان لە وەرگر ئەیاندا خەڵکێک ئەو فکرێتە شەنەی کرد ئەو فکرێتە شەنەی کردرا پەرلەمان و دەیدێ مؤسسە دروست بوو یعنی شتەکە زۆر بە ئاسانی هاتە ڕێکار ئەو کەسانێک کە پاریان لە کارکردندایە جاچ بە ئەوەی لە خۆی لە زەکات بجێتەوە لە کارکردنی دانەوە یان ئەوتە بە خۆی هەشە پارەکەی هەمووی لە کارکردنە ئەو پارێ لە بەردەست نییە کە زەکاتی تێدا بدات ئەمانە بە شێوەیەک دەبێت ئەگەر پارەت هەبی تۆ لە کارت دانابی پێویستە کە گەیشتە حەدی تەمەن لە کاردانان بۆستە تۆ بۆچیت بەکارهێناوە دەبی ئەوە تەفسیلی کەین ئەگەر بە مەبەستی ئەوەیە تۆ لە شوێنێکت داناوە کەسێک ئیش پێەکە تەمان ئەو کەسەکە ئیشەکە ماڵێک دێنی و ئەفرۆشی جابەت جملەیان بە مفرەدا ئەو حسابی عروضی تیجاری لۆکرێ یعنی ئەو مەجاالەوەی تێدانێ بڵێ من سیولەیەکم لە بەردازدانیە پارەی لێ بدەم نەخێر بەڵکو ئەگەر پارەکەت کەتە کار واتە ئیشی عروضی تیجاری پێکرێ یان هەتا ئەوانەی سەرافەکانیش بە هەمان شێوە یعنی سەرافەکانیش پێویستە ئاگایان لە خۆبی لە مەسەلەی پارەی پێویستە زەکاتی لێ بدرێ بە هەمان شێواز چکە حساب کەوانش کڕی و فرۆشتنی بە پارەیەکەن بەڵام بە شێوازێکی شەرعی نەک بە بابەتێکی ڕیبەوەی ئەوە لە هەمان حاڵەتدا دەبی ئەوانش زەکاتی خۆی لێ بدەن حسابی ئەوەی ناکرێت کە لە بەردەست بدایەن دەبی باە ئەوەندەی بژێڕیتەوە کە زەکاتی کەواتە گەر ئەوانەی سەرافیشن باس کرد ئەوانەی گۆڕنەوەی دراو دەکەن ئەوانیش بەو مەرجەی و پارێکیان لە 4 میلیۆن و نیوە زیاتر بێت بەو مەرجەی زەکات دەدەن بەڵێ ئەگەر پارەکە لە 4 میلیۆن و زیاتر بوو لە بەردەستی ساڵی بەسەردا سوڕایتەوە ئەوە پێویستە باش لە هەر میلیۆنێک 25,000 دەرکات زۆر جار ئەو پرسیارەش دەکرێت هەندێک کەس لە دەرەوەی وڵاتن پارەیان هەیە دەیانەوێت زەکات بدەن باشە ئەو زەکاتە لە دەرەوەی وڵات بدەن یاخود بێنەوە ناوەی وڵاتی خۆیان بدەن بە فەقیر و هەژارەکان خۆی یەک لە با بڵێن ئەو ئەحکامانەی کە خوای پەروەردگار بۆ زەکاتی داناوە ئەوەیە کاتێک کە زەکات لە منطقەیەک خڕ ئەکرێتەوە پێویستە ئەو فەقیرانی لەو منطقەیە لەو زەکاتە با بڵێن پێیان ببەخشرێ یعنی هەتا فەقیری منطقەی مابیتن نابی زەکاتەکە بخرێتە یان بنێردرێ بۆ شوێنێکی تر
بەڵام ئەو کەسانی کەوا لە دەرەوەنە تاکتاکن یعنی و دەشزانم ئەو کەسانە هەر دڵیان بە وڵاتی خۆیانوەیە ئەوانەی کەوا ئەو جۆرە بیرەیەکەنەوە کە زەکات بنێرن چونکە هەر دێنەوە فترەیەکم پێم وایە ئەگەر حیسابێکی تایبەت هەبی ئەگەر مؤسسەیەک هەبی ئێستا حسابێکی تایبەت هەبی لە ڕێگای ئەوە ماڵەکە حواڵە بکرێت زۆر باشتر لەوەی کە لەوێن زەکاتەکە سەر بکرێت ئەمە شتێکی نامۆش نییە بەڵکو لە پرۆژه یاسای سوودان و لە پرۆژه یاسای کوێت حتا لە میسریش هەیە ئەوان دەڵێن ئیلزامیان کردووە خەڵکی مواطنی با بڵێنی خۆیان بڵێن کوێتیە ینی دیکەیە دەبیتن ئەگەر هاتوو لە دەرەوەی وڵاتیش بوو زەکاتەکەی کە دەنێری زەکاتەکەی کە دەبەخشی ئەگەزانیان ماڵی هەیە ئیلزامی دەکەن کەوا زەکاتەکە تە نابێتەوە ناو وڵاتی خۆیان و بۆ خەڵکی خۆیان بیتن نابی لەو شوێنە سەرفی بکە ئەی ئەوانەی لە ناوەی وڵاتن دەنێرن بۆ دەرەوەی وڵات ئەمیان نابی لەبەر چێ لەبەر ئەوەی هەتا وڵاتی خۆت فەقیری لە وڵاتی خۆت داماوە چکێت تۆ جەناب بە خۆت دەزانین ئێمە وڵاتی ئێمە لەو زروفەی ئێستا تێداین کەم حاڵەتانە هەیە لەوانەیە لەگەڵ خۆی بباتە حەز لەوێ بیدا هەیە باتە ماکۆمە نەخێر ئەمە کارێکی ناڕەوایە بەڵام کا من ئەوەی ستا ئەو حاڵەتی تازە باسم کردەوە لەس ئەساسی فەر دەڵێم یعنی من زۆربەی جار من گوێبیستی ئەوە بوومە کەسێک لە ڕۆژ با بڵێن لە وڵاتێکی ئۆڕۆپیدا دەژی لە وڵاتانی ئۆڕۆپی تەمان ئەوێن دەرکۆمەلگایەکی مسلمان نین ڕاستە مسلمانی لێنە لەوانەیە منەظەماتی خێریشی لێبی بەڵام ئەویش هەمان کێشەی متمانەی هەیە ئەی چ بکە لەو حاڵەتەی دەینێریتەوە ماڵە بابی دایکی کەسێک کاکە جیرانێکمان کەسێکمان فەقیرنێ لە وڵاتی خۆمان بابەوەی ببەخشی بەڵام لە وڵاتی خۆمان کە ئێستا بەو شێوازەی پێویستیمان پێەیە کەسێک بنێریتەوە نەخێرەمە مخالفی ئەحکام و ڕەهەند و مەبەستەکانیش باش زەکات بەدایک و باوک و خوشک و براو ئەمانە دەشێت بەدایک و بابک ناشێ ئەوە یەکەم چش دایک و باب پێویستە لەسەرمان جا چ کورچ کەس پێویستە لەسەرتان لەسەریانە وازبە فەرزە ئەتوو بەخێویان کەیت یعنی نەفەقیان لەسەر تۆی ئەگەر هاتوو ئەوان پێویستیان بە نەفەقەی تۆ بوو ئەمما خوشک و برا لێرە حاڵاتەیە ئەگەر خوشک و برایەکە لە لای تۆ نەبوون یعنی تۆ نەفەقەیان ناکەی لۆن منە زۆر کەس هەیە برای گەورەیە لەوانەیە خوشی لە ماڵ مابی لەگەڵ دایکی ئەو کاتیش پێی ناشێ بەڵام ئەگە خوشکەکە بڵێن لە ژێر نەفەقەیوی نەبوو جا ئایا چویتە ماڵی پیاوەکەی خۆی یان برایەکی تیژنی خۆی هەیە ماڵی خۆی هەیە پێویستی پێ هەیە بڵێ چونکە خوا دەڵێتە پێغەمبەر صلی الله علیه وسلم يسألونك ماذا ينفقون قل ما أنفقتم فللوالدين والأقربين أقربين یەکەم چشتی حسابی ئەقربین کە لەو مەجالێ باش ئەی ئەو کەسی پارێک کۆ کردوتەوە دەخوازێت بۆ خۆی خانوێک بکرێت لە خانووی کرێدا و پارێک کۆ کردوتەوە و پاشی ساڵێک دو ساڵ ئەوێ خانوێک بۆ خۆی بکرێت ئەو پارێ زەکاتی لەسەر دەکەوێت ئەگەر ساڵی بەسەر دابسوڕێتەوە بڵێ دەبێ ئەوش زەکات بدات ئەگەر هاتو نیەتی ئەوەش بیخانێک پێ بکرێت کە نەی کڕیا دەبێت لێ بدات ئەی زەکاتی ئاژەڵ و بەروبووم چییە ئەو چۆن دەبێت ئێمە ئەگەر تەصنیفی سامانەکان بکەین سامانی پەلەوەریمان هەیە سامانی لە شریعەتی ئیسلام باسی بە تێر و تەسەلی باسی سامانی پەلەوەری کراوە وەکو مانگا و مەڕ و بزن ئێستا لە وڵاتی ئێمە فەراهەمە هەروەها کشت و کاڵ و بەرومی کشت و کاڵیشمان هەیە ئەویش بە مەرجی خۆی بە مەرجەکانی ئەوەیە ئەگەر هاتوو تۆ ئەو ساڵی کشت و کاڵەکە دووریەوە بەڵام مەرجی خۆی چی ئەوەلەن دەبیت شتێک بی تۆ وەکو بڵێن لە وڵاتی خۆت یان لە منطقەی خۆت شتێکی سەرەکی بی لە خوارد یەکێک بی لە خواردنە سەرەکیەکان وەکو برنج ئێستا ئێمە بەکارین لە دەقەکاندا گەنم و جوهاتووە باسی خورما کراوە بەڵام خورما بۆ ئێمە نابیتە هیچ چکە خورما لە وڵاتێکی وەکو لە عەرەبستانەکان لەوانەیە جێگای خۆی بگری وەکو خواردنی سەرەکی بەکاربێ بەڵام لە وڵاتی مەنا ئەوە ناکرێتە هیچ بەڵکو برنج با بڵێن برنجێک لەو خاڵائلێک لەو دانەوێڵانەیە کە زەکاتی لێ بدەی لۆن مونە دەبیتن خواردنیش سەرەکی بی و هەروها بشتوانێ هەڵبگیرێ ئەگەر دانەوێڵەیەک هەر نەگیرێ زەکاتی لێ ناکەوی لۆن مونە تەماتە و خیار هەرچەند بارت هەبی لەبەرەوەی ناتوانانی زۆر ئەو پڕێگە بتوانانی لە بەڕادێک لە شوێنێک لە بەڕادیش ناتوانانی هەڵیگری چکە تێکەچی سڕێ لێ ئەدا ئەوە ناتوانانی ئەوانە زەکاتیان لێ ناکەوی باوی مەرجەکەیان ئەوەیە دەبی یەکەم چشت خودبی واتە لە منتەقەکە بتوانین خواردنی سەرەکی بی و هەروە بتوانێ هەڵبژیرێ ئەوەش هەڵگیرانەکەش و هەروەها لە پێنج ئەو سوق زیاتر بی ینی ڕێژەکەی دەکاتە 600 کیلۆ بەرەو سەرێ 612 کیلۆ باشە مامۆستا کاتم نەما زیاتر پرسیار لەسەر زەکات بکەم هەرچەندە بڕیار بوو باس لە سەرفترێش بکەین بەڵام ئەگەر بە کورتی وەڵام بدەیتەوە هاوکاران دەڵێم کاتت نەماوە بەس ئەگەر وەڵامم بدەیتەوە سوپاس دەکەم سەرفترە بەکێ دەشێ و چۆنە و لە چ کاتێک دەدرێت سەرفترش تەمان پێغەمبەر صلی الله علیه وسلم باسە کاتن سەرفترە تۆڕەیە پاکردنەوەی لۆ کەسێکی کە بەڕۆژوو بووە بەڵێ لە چێ لەو لەغوو لەوانەیە لە ئەسنای ڕۆژەکەیدا زار و باقسەیەکی بە سەزاری داهاتوە شتێکە نەزارێکە شتێکە وەکو جا ئەمانە پێویستە لەسەرمان ئەو کەسێکەوە پارەی هەیە ماڵی هەیە سەرفترە دەدات سەرفترەکەش هەر
سەرک لە ماڵەوە حتا بە منداڵیشتەوە گەر بەتوانی چکەوە شوونەتا بە منداڵەکانیشتەوە 3000 دیناری خۆ دەدای ئەو 3000 دینار دەدەیە فەقیرێک بەچێ لەشێت دایک و باوک و خوشک و برا و خزم و ماڵە خەزور و نازانم چێوانت پێیان دەشێت ئەو مەرزانەی کە تازە باسم کرد بە دایک و باب ناشێ ئەمانی دیکە بڵێ ئەگەر هاتوو بەو مەرزانەی کە پێش ئێستا باسم کردن مەسەلەی ئەگەر هاتوو لەگەڵ تۆ هەمان شێوەی زەکات بەڵێ بە هەمان شێوەی زەکات بەڵام ئەوەی کە لە هەمووی گرنگتر نابی بگاتە بانجی نوێژی جەژن دەبی پێش نوێژی جەژن پێشکەش بکرێت. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر بەعادین ئەحمەد مامۆستای زانکۆ کە لە تەوەری یەکەمی بەرنامەی پاشیف بۆ لەگەڵ مامۆی زۆر سپاس. بەڵێ تەوەری یەکەمی بەرنامەی پاشیف بە کۆتا هات ناوبڕێکی کورت وەردەگرین لەسەری کاژمێرەوە لەگەڵتان دەبم تەوەری دومی بەرنامەی پاشیف دەکەنەوە کە تەوەری تەندروستیە تا ئەو کات هەر لە خۆشی بێت. دووبارە سڵاوتان لەبێ بەرنامەی پاشیف بەردەوامە لە تەوەری دومی بەرنامەی پاشیف کە تەوەری تەندروستیە پسپۆرەکی تایبەتی دەرمانسازی لەگەڵمان دەبێت باس لە چۆنیەتی بەکارهێنانی دەرمان و کارگەریەکانی کاتی خواردنی دەرمانەکان دەکەین و بە تایبەتیش ڕێخستنی دەرمانەکان لە کاتی ڕەمەزاناندا بەڵام بەرەوەی بچینە نێو بابەتەکەمان هاوکارانم پاکێجێکیان ئامادە کردووە کە لە دەڤەری گەرمیانەوە هەردەوێت کاکەی کەسێکی نووسەر و مێژونووسێکی خەڵکی دەڤەری گەرمیانە ئەو هەستاوە کە شتەکە لە پور و فۆلکلۆرەکانی لای خۆی کۆ کردوتەوە ئەو دەڵێ ئامانجیە و ئەوەیە کە مێژوونەتەوەکەی خۆی دەناونەسێت. ئەو کەرەستە مادیانەی کەوا فلکلۆرن و مۆری ڕەسەنایەتی باو باپیرانمانی پێوە دیارە ئەوان دروستیان کردو و بەکاریان هێناوێن من خۆم یانێ حەزمە کرد ئەو شتانە زیاتر بناسێنم لەبەر ئەوەی خۆم خولیای فلکلۆر بووم بۆ ئەوەی بتوانم قۆری لێ هەڵماڵم و بتوانم خزمەتی نەتەوەکەم بکەم چونکە لە شاری کەرکووکە و دەوروبەرشی کەسێک ڕۆشنبیرێک نەبووە خۆی تەرخان بکە ژیانی تەرخان بکە بۆ فلکلۆر و کەلەپوری نێتەوەکەی بتوانێت ئەو فلکلۆرانە بگەێنێ بنەوەی ئەمڕۆ دوا ڕۆژیشمان هەر لە سەرەتای 94 لە مانگی یەکەوە بەرنامەی کەلەپوری کوردەواریم دانا و خۆم ئامادەمە کرد و پێشکەشمەکەت هەفتانە بوو نزگەی 500 حەڵقم پێشکەش کرد تا 2003 لەو ماوە دوور و درێژەیە کە ئەو بەرنامەمانە پێشکەش ئەکردومان دوو ئەبووین و هەتا ڕادەیەک بە بەلاش ئێمە کارمانەکرد بۆ پارە نەبوو بڕوات هەبێ لەو کاتە ئەوان 5,000 دینار تەبعیان نەدامێ منش تەوزیمەکە دەمداوە ئستافەکە بۆ خۆیان دەرهێنەر و ئەو جەماعەتانە بۆ خۆیان لە شەستەکانەوە خولیای خوێندنەوەی نووسراوی کوردی بووم هەر گۆڤارێک بواە ڕۆژنامە هەبواە کتێبێک هەبواە هەوڵمەدا بە دەستی بێنم بیخوێنمەوە لە 1970 دەستم کردە نووسین یعنی خۆم تاقی کردەوە هەڵسام لە گۆڤاری بەیان بابەتێکم نووسی بڵاویان کردەوە ئیتر دەستم پێی کرد تا ئەمڕۆ ئەتوانم بڵێم 500 بابەتی جۆرە و جۆرم لە گۆڤار و ڕۆژنامە کوردیەکانە بڵاو کردوێتەوە لە 84 یەکەم کتێبمیش چاپ کرد ئیتر لە 84 بەدواوە هەموو ساڵێک کتێبێ دوو کتێبێ یان دوو ساڵ جارێک کتێبێ تا ئەمڕۆ 45 کتێبم بە چاپ گەیاندووە زوربەی هەرە زۆریانیش لە بواری فلکلۆر و کەلەپور و داب و نەریتی نەتەوەکەمان و فەرهەنگ شەبەک فەرهەنگی شەبەکم چاپ کرد فەرهەنگی ترمان چاپ کرد لەگەڵ چەند برادێکە فەرهەنگی کەلەپوری کورد ئەوە کەرەستە مادیەکانی گردوتە خۆی
ئەوە تا ئێستا ئەو فەرهەنگە نەکراوە لە کوردەواریە ئەوە یەکەم جارە ئەو ئینە بکرێ ئەمە بەرگی یەکەممان چاپ کرد ئێتر ئەم قەیرانە هاتە پێشەوە شەڕی داعش شتەکە ڕاگیرا و بەش یەکەممان چاپ کرد هەر مرۆڤێک لە چ مەجالێکە خۆی دەبینێتەوە لەو مەجالە بتوانێت خزمەت بە نەتەوەکەی بکە خزمەت بە نیشتمانەکەی بکە نابێ ئینسان وەکو داربی بێ داری بی بێبەرە بەڵێ بەردەوام دەبین لە تەوەردۆمی بەرنامی پاشیف کە دکتۆر کۆچەر ئیسماعیل پزیشکی دەرمانسازی لەگەڵمان دەبێت دکتۆر بەخێر بێت دکتۆر ئایا ئەوانەیە کە لە سەر دەرمانخانەکان کار دەکەن لە بواری پزیشکیدا پێویستە چ بڕوانامەیەکیان هەبێت خۆی بە شێوەیەکی گشتی کە لە هەموو وڵاتانی جیهان ڕوونە کە ئەو کەسانێک کە لە دەرمانخانە کار دەکەن یان با بڵێن ئەو کەسێک کە دەرمانخانەیەک دەکاتەوە کە مافی ئەوەی هەیە دەرمان بدات بە هاوڵاتیان یا بە نەخۆش کەسێکە کە دەبێت کۆلێژی دەرمانسازی تەواو کرد بێت واتە دوای 5 ساڵ خوێندن لە کۆلێژی دەرمانسازی و دوای ئەوە تەواوکردنی ئەم کۆلێژەوە دەسێنانی بڕوانامەی بەکالیۆریۆس لەم بوارە اینجا ئەو کەسە بۆی هەیە کە تەبعاً دوای ئەوەش بە گوێرەی قوانینی خۆمان هەیە عێراق هی کوردستان و عێراق دەبێت ئەو کەسە ئەو دەرمانسازە 3 ساڵ خزمەتی هەبێت یا 3 ساڵ لە نەخۆشخانە و لە بنکە تەندروستیەکان لە ناو شار ساڵێک و 2 ساڵێک لە دەرەوەی شار با بڵێن لە شوێنە دووردەستەکان دەبێت خزمەتی هاوڵاتیان بکە اینجا دوای ئەو کەسە بۆی هەیە کە دەست بداتە پیشەی خۆی و دەرمانخانەیەک بکاتەوە بۆ ئەوە جێبەجێ دەکرێت ئەوە جێبەجێ کراوە دوای 3 ساڵ بچێ دەرمانخانە بکاتەوە بەڵێ ئەوەی کە ئێستا بەڕاستی هەیە لە کوردستان کە دەیبینین بە تەکید ئەمە جێبەجێ کراوە لە ڕووی دەرمانخانە ڕسمیەکان ئەو دەرمانخانەی کە ڕسمین و شەرعین کە لەلایەن وەزارەتی تەندروستی و سندیکای دەرمانسازانی کوردستانەوە مۆڵەتیان پێ دەدرێت بەڵام لە دەرەوەی دەرمانخانە ڕسمیەکان شوێنی تر هەن کە بەڕاستی کەسانی تر کە ڕەنگە پزیشکی دەرمانساز نەبن یان ڕەنگە شەهادەی یاریدەری دەرمانسازیانەبێت دەستیان دابێت ئەم ناشەرعی و نایاسایی ینی ئەم دەرمانخانانە بوونیان هەیە لێرە لە هەرێمی کوردستان دەرمانخانە نین شوێنی نایاسایی فرۆشتنی دەرمانن بڵێ لە هەرێمی کوردستان بوونی هەیە ڕێژەیەکی زۆریش بوونی هەیە بڵێ باش ئەوە هەیەە ئەوان پزیشکی تایبەتی دەرمانسازی بێت یاخود ئەوە تاوان ئەو پسپۆریان نییە بۆیە هانایان بردو بۆ ئەوەی بە شێوێکی نایاسایی دەرمانخانە بکەنەوە لەبەر ئەوەی ئەو کەسێک کە ئەم پەنا دەباتە ئەم بکردنەوەی شوێنی نایاسایی دەرمان پزیشکی دەرمانساز نین کەسانی ترن کە دەستیان داوەتە ئەم پیشەیە بەڵام ئەوشمان بیر نەچێت کە لە پاڵ پزیشکی دەرمانساز کەسانی تر هەن کە یاریدەری دەرمانسازن کە ئەوانیش کۆلێژی ببوورە پەیمانگەی دەرمانسازیان تەواو کردو پەیمانگەی پزیشکی بەشی دەرمانسازی کە ئەمانە بۆیان هەیە لەگەڵ دەرمانساز لە دەرمانخانە ڕسمیەکان لە پاڵ دەرمانساز وەکو یاریدەری دەرمانسازەکە بەڵام بەتەنیا بۆی نییە بەڵێ بەڵام بەتەنیا بۆی نییە شوێنێک دەرمانخانەیەک بۆ خۆی بکاتەوە بەڵام لەگەڵ دەرمانسازەکە لە دەرمانسازی لە دەرمانخانەیەکی یاسایی بۆی هەیە لەگەڵ دەرمانسازەکە دەست باتە پیشەی خۆی ئەوەی کە گوتت لە دەرمانخانە یاساییەکان بەڵێ پێویستە پسپۆری تایبەتی دەرمانسازی بێت پزیشکی پسپۆر بێت هەیە پزیشکی پسپۆری دەرمانسازی تایبەت نەبێت و ئەوەی کەوتت یاریدە دەربێت یان هەر بابەتێکی دیکە بێت لە بواری پزیشکیە دەرمانخانەی کرد بێتەوە بەڵێ هەیە و زۆریشە لە ینی ژمارەکەشی زۆرە بڵێ بە تاکید هەیە لە هەموو پارێزگاکانی کوردستان بە هەولێر و سلێمانی و دۆک تەنانەت لە کەرکووک لە هەموو پارێزگەکان ئەمە بەدی دەکرێت بەڵام ئەمە لە دەرەوەی یاسایەکە ئەوەی کە دەکرێت ئێمە باسی ڕێشوێنە یاساییەکە دەکەین لە ڕووی یاساییەکانیشدامانە هەن لە ڕووی یاساییەوە جگە لە دەرمانخانەی ڕسمی جگە لە پزیشکی دەرمانساز هیچ کەسێکی تر بۆی نییە دەرمان بدات مەبەستی من لەوە نییە دکتۆر ببوورە مەبەستم لەو دەرمانخانە فەرمیانەیە کە هەن باشە مۆڵەتیان هەیە و کراونەتەوە هەیەە پزیشکی پسپۆری تایبەتی دەرمانسازی نەبێت بە تاکید ئەوەش هەیە بەڵێ هەیە دەرمانخانەی ڕسمیە بەڵام دەرمانخانەکە شەرعیە ڕسمیە بە یاسا کراوەتەوە بەڵام ڕەنگە پزیشکی دەرمانساز بوونی تەواجودی کەم بێت یان بۆ چەند ساعتێک لەوێ بێت یان چەند ساعتێک هەبێت کە کەسانی تر بەڕێوە بن وەکو یاریدەری دەرمانساز بەڵام بۆ لای هاوڵاتیان ڕوون بێت بەڕاستی هاوڵاتی بە زیاتر بچێت بۆ ینی ئەگەر شوێنێک دەرمانخانەی ڕسمی نەبێت با دەرمانی لێوەرنەگرێت لە بەرچی چونکە دەرمانخانەی ڕسمی
ئەو شوێنەی کە بە فعلی دەرمانخانەیە و مۆڵەتی لەلایەن وەزارەتی تەندروستی و سندیکای دەرمانسازانە وەرگرتووە بە شێوەیەکی یاسایی دەرمانەکان دێنێتە ناو دەرمانخانەکەی خۆی بە شێوەیەکی یاسایی لە شوێنی یاسایی دەرمانەکە دڵنیای لە دەرمانەکانیشان بڵێ لە کوالیتی دەرمانەکە دڵنیایی هەیە بەڵام شوێنی تر لەبەرەوەی شوێنەکە ناڕاستمیە و یاسایی نیە بە تاکید دڵنیاییش نییە لە دەرمانەکە کە چۆن ئەم دەرمانە دێنێت بۆ باش چاودێری و لێپیچینەوەیەکی تونند هەیە لەسەر ئەو دەرمانخانانە بەگشتی چاودێری هەیە ئێستا باشتر لە پێشتر بەڵام هەر بە ژێرێت تمۆحی بەڕاستی ئێمە نییە ینی ئەگەر باشتر بێت تەمان باشتر دەبێت بەڵام ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ پێشتر بە تاکید باشتر ئێستا باشە ئەوانەی کە باست لەوە کرد کە پزیشکی پسپۆری دەرمانسازی نین ئەوان دەتوان ئەو دەرمان و پێداویستە پزیشکانەی تایبەت کە دکتۆر دێنووسێ بیدەن بە نەخۆش ئەگەر لە ناو دەرمانخانەیەکی ڕسمی بێت بەڵێ بە تاکید بۆ ئەوان نامە بەسیم لەوانەیە فەرمینیە و دەڵێن پزیشکی پسپۆر دەرمانسازی نەبن کە کار دەکەن لە دەرمانخانەکە دەتوانن دەرمانی پێویست بدەن بە نەخۆش دەتوان ئەو ڕاچێتێک کە دکتۆر دەنووسێت و فلان دەرمان بیدەن بە فلان نەخۆش ئەمە جێبەجێ بکەن خۆی ئەمە یەکێک لە هۆکارەکانە بەڕاستی کە ئێمە لە کوردستان ئەگەر بێت و کوردستان کە وڵاتێکی بچوو کە سێ پارێزگاین چوار پارێزگاین بەراوردی بکەین لەگەڵ وڵاتانی تر کە ڕەنگە دوو بەقەد ئێمە بن ئێمە دوو بەقەد ئەوان دەرمان سرف دەکەین یان دەرمان وەردەگرێت لەلایەن هاوڵاتیان بۆ کاری سەرەکی ئەمەش ئەوەیە کە بۆ بوونی شوێنی نایاسایی پێدانی دەرمان بە هاوڵاتیان دەگەڕێتەوە چونکە بەڕاستی هاوڵاتی ڕەنگە نەزانێت کامەی با بڵێن ئەمە کامەی دەرمانخانە یا کامەی نایاساییە هەر شوێنە کە ببینە دەرمانی لێ وەری بگرێت بۆیە ئەو کەسێک کە لەو شوێنە دەرمان دەدات بە هاوڵاتێکە هەست بە مەترسیەکانی ئەم دەرمانە ناکات وەکو پزیشکی دەرمانساز ڕەنگە بە شێوەیەکی هەڕەمەکەی دەرمانەکە بدات بە کەسەکە ڕەنگە هۆکارێکی سەرەکی بێت کە بۆ ئەوی کەسەکە تووشی ئاڵوودەبوو بێت بە دەرمانەکە کە لە ئەنجامدا بە تاکید دەرمانێکی زیاتر سرف دەکرێت و زۆر دەرمان هەیە بۆ نمونە دەرمانەکانی ئەنتیبایۆتیک واتە دژە زیندەگیەکان کە ئێمە لە وڵاتی ئێمە گەیشتۆتە مەرحەلەیە کە میکرۆبەکان با بڵێن بەکتریاکان تووشی بەرگری دروستکردنی بەرگری بوون ینی زۆر جار غیلافێک لە دەوری خۆی دروست ئەکا یان با بڵێن شێوەی خۆی دەگۆڕێت چونکە ئەوەندە دەرمانێک ئەنتیبایۆتیکەکەمان وەرگرتووە ئیتر میکرۆبەکە دەیناسێتەوە وەکو پێشتر با بڵێن کار ناکات وەکو ئەو کاتێک کە دەرمانەکە تازە بەس لە بەتایبەت لەو دەرمانانەیە کە بۆ ئیلتیهابات وەمانە بەکار بەڵێ بەتایبەت ئەوانەی ئەنتیبایۆتیکەکان دەرمانی تریش بە تاکید بۆ نەو دەرمانانەی کە بۆ ئازارشکێن بەکاردێن یان دەرمانەکان ئۆپیۆیدەکان کە ڕەنگە لە حاڵەتێکی زەرور پزیشک بۆی نووسی بێت بەڵام بەهۆی دووبارە و چەندبارە بەکارهێنانەوەی طبعا لەو شوێنانە کە دەرمانخانە نین چکە بە تاکید ئەگەر دەرمانخانەی ڕسمی بێت ئەم دەرمانانە بەبێ ڕاچێتە نادات بە نەخۆش زاکی لە پرسیارەکان دەبێت بڵێ ئێوە وەکو پزیشکی پسپۆری دەرمانسازی هەر کەسێک بێتە لای ئێوە بەبێ ڕاچێتەی دکتۆر دەرمانەکانی پێدەدەن ئێمە خۆی دەرمان بۆ ئەوی لای هاوڵاتیان و لای بینەران ڕوون بێت دەرمان پۆلین دەکرێت بەسەر دوو جۆر جۆرێکیان کە بە ئینگلیزەکەی پێ دەڵێن OTC واتە ئەو دەرمانانەی کە لەسەر کاونتەرەکە دەدرێت بە نەخۆش پێویستی بە نووسین نییە دکتۆر ڕاچێتە بۆی بنووسێت دەرمانی ترمان هەیە کە دەبێت تەنها بەڕاچێتەی دکتۆر بدرێت بە نەخۆش تەنانەت پزیشکی دەرمانسازیش بۆ نیە ئەم دەرمانە سەرف بکات تەنها پزیشک ئەم دەرمانانەی کە بەبێ ڕاچێتە دەدرێت پێی دەڵێن OTC واتە دەرمانی سەر کاونتەرەکە دەیدەین ئەمانیش دەکرێت بە دوو جۆر جۆرێکیان تەنانەت نەخۆش بێگەڕانەوە بۆ پزیشکی دەرمانساز و بێگەڕانەوە بۆ پزیشکیش بۆ هێ نەخۆشەکە وەری بگرێت وەکو بۆ نمونە پانادۆڵ ناوی تیجارێکەوەتە پاراسیتامۆل تەنانەت لە سوپەرمارکێتێکیش مەوجود بێت ئاسایی ئەم دەرمانە نەخۆشەکە خۆی بۆ خۆی دەتوانێت وەری بگرێت بۆ نمونە سەپلیمنتەکان بۆ نمونە ڤایتامین سی مەڵتی ڤایتامینەکان واتە تەواوکەرە خۆراکیەکان جیا لەمانە دەرمانی تر هەنا دەبێت پزیشکی دەرمانساز لە مافی پزیشکی دەرمانسازە سەرفی بکات کە ئەویش پێی دەڵێن ئەو دەرمانانەی کە لە دەرەوەی ڕاچێتەی پزیشک دەدرێت بە هاوڵاتیان OTC بۆ نمونە دەرمانی ئەسپرین بۆ نمونە دەرمانی ئایبۆپرۆفین بۆ نمونە دەرمانی زۆر دەرمانی تری ئازار شکێنەکان بەڵێ دایکلۆفیناک کە ئەمانە چەندین دەرمانی تریش یان تەواوکەرە خۆراکیەکان دکتۆر گفتوگۆ زیاتر دەکەین هاوکارم هێرو مەولودی لەگەڵمان دەبێت لە شاری هەولێرەوە با بزانین پاشێ و لە شاری هەولێر چۆنە هێرۆ ئەم کاتت باش هاوکارانم ئاماژە بۆ دەکەن تۆ چتە نێو بازاری تاجیل لە شاری هەولێرەوە با بزانین خەڵک چۆن ڕووی لەم بازارە کردووە بە تایبەتیش لێ ئەگەر هەڵۆنە بم زیاتر ئەو شتانێکە خواردەمەنین لەوێ زیاتر فرۆشی لەسرە بەڵێ
تایبەت بازاری تازیلێکێکە لە کۆنتترین بازارەکان لە شەوانی پێش ڕەمەزانشا قەرەباڵغی پێوە دیارە و خەڵکێکیش هەردێنە ئامشێنە بەڵام زۆربەی دوکانەکان داخراون بەڵام لە شەوانی ڕەمەزاندا جم و جۆڵێکی زیاتر بەخۆ دەبینە خەڵکێکی زیاتر بە تایبەتی گەنجان دێنە ئێرە و خواردەمەنی تایبەتیشی لێ وەکو دەبینن تیکە و کەباب هەموو ئامادە کراوە کۆمەڵە خەڵک لێرەدان هەندێک سەرقاڵی لێدانی تیکە و کەبابەکە هەندێک دیکە سەرقاڵی خواردن و پاشێو دەکەن ماستاویان لە بەردەستایە ئێستا ئەم گەنجانە لە تاجیل دانیشتون ماستاو دەخوا بۆ پاشەوە نییە تایبەتمەندی تاجیل لە چدا بە تایبەتی لە ڕەمەزاندا بەخێراتنی کەناڵەکەتان قسەی بکە ئەو زێژی قەدیمیە و لە قەدیم و یعنی ئەو زێ هەیە تایبەت بۆ شەوی ڕەمەزان ئەهای لێ دێ قارەبارق دەبێ ینی خەرخڕ دەبیتەوە و برادەر و دۆست و هەموو شەوێ دەیتێرە بەڵێ ینی لەگەڵ هاوڕەکانت زیاتر پاشەو دەکە تا لەگەڵ بنەماڵە وەڵای زیاتر لەگە هاوڕەکانم ئەدی تۆ چت هەیە ئێستا ماسا و دەخۆیوە نیە بۆ پاشێ تۆ تایبەتمەندی تاجیل لە چتا دەبینی بۆچی ڕوتکە تاجیل هەموو شەوێ دەی وڵای بەخۆمان مەتعەمانەیە تکە و ڕکلامەکەی بۆ مەتعەمەکە دەست نا بەخۆشمان مەتعەمانێ زۆربەی دەمێرانە زێچ خۆشە و زێچ فۆرکلۆریە و تاجیل بەخۆی هەموو کەس دێت ئێرانە زێچ خۆشە و ئەجا بەخۆم بێرە ناعیمە بەڕاستی ئەگە نەمێرار ناتوانم بەڕاستی زێچ خۆش هەر سەردان ئێرە هەر دەکەن بەڵێ زۆر چاکەی وای شوێکی خۆش بێ و پاشەیەکی خۆش بێەوە ئەم دوو گەنجەش لێرە پاشەوەکەیان خواردو و چاییەک دوای پاشەوەکە و کاتت باش پاشەوت باشتر زۆر سپاس ممنون تۆ تایبەتمەندی تاجیل لە چیا دەبینی شەوانی ڕەمەزان جم و جۆ خەڵکی چۆن دەبینی کە هاتوویتە تاجیل وڵایی تعجیل هەر بەخۆی مەشهورە لە مەشهورە مەشهورە ئەو تکەکانی مەشهورە تکە و مەمک و کەباب و بێزێ لەوەش دادەنیشێن هەتا سەعات سێ چار لێرە لە زمانی هەفتایەکانەوە باشە من یەک شتم بینی کە ئێستا لە ناو گەڕێکی تاجیل کاژمێر 220 خولەکە بەڵام ئافرەتێک نابینم بۆچی ئافرەتی لێ نییە ئافرەت وڵی ئێرە تایبەتمەندەکەی ئەوەیە بەس پیا و دێت ئێرە لەبەرەوەی ئافرەت ناتوانین لێرە دانیشی ئەوەی من دانیشتم ئەتو فەرقت هەیە بەس یەک بە خۆمە من عایلەی خۆم ناینمێرە بۆ کارەکەی چی بۆچی دەکەی ئەو کارەکەی ئێستا بینم لێرە داینیشێنم هەزار گەنج تەمەشای دەکات یعنی بە ناحیەکی کە تەمەشا دەکەن ئەتۆ ڕاتسێ لەو بارە وڵی تر شعبیە شتەکە لێ خەڵک یعنی باشە پێتاوانێ وەکو گەنجان ئێستا بتانەوەی هەنگاوێک بنێن خزمی خۆتان خوشکی خۆتان کەسی خۆتان بێن ئێوە یەکەم هەنگاو بنێن بە دڵنیاوە زیاتریش حەز دەکەین هیچ کاتێ نەبوو خوشکەکە بڵە حەز دەکەم بێمە تاجیل بە دڵنیایەوە بەس بۆ شوێنانە نایەتە یان بۆ شوێنی تکە ڕاقی تر دەچێت شوێنێکی زیاتر شعبیە یعنی گەنج زیاتر دێ بۆ شوێنانە نەک ئافرەت دێ باشی وای شوێکی خۆشتر خۆش بۆ ئێوە کۆڤانەوە گەڕێکی تاجیل لە نازام کاتی دیکەمان لە بەردەستە باچەند هاوڵاتێکی دیکەش بدوێنێ ئەو کاتتان باش پاشێوتان بەخێر جەناب وەکو هاوڵاتێک لە خەڵکی شاری هەولێری هاتوویتە دەگەڕێکی تاجیل بۆ پاشێو بۆچی والله ئێوە هات تەقاریدا تاس بینێ بەرە بەیان لێران لەگەڵ برادر و دۆستان و لێرە دەبین و هەر شتێکی کۆنە لە قەنیمەوە وایە نەک تازەیە تا بەیانی ئەو بازارە هەیە وەکو ئیسکان وەکوێرە نەریتێکە لە ڕشەوان لە شاری هەولێر تاجیل بەناو بانگە لە مێژدەم زەمانەوە ئەو شتەیە لە تاجیل تا بەرە بەیان هەیە زۆر لە خواردنێ لەو شوێنەیە لێ شوێنێکی تر نییە ئەو خواردنانە چی کە لێرە زیاتر هەیە لە شوێنەکان دیکە ئەمە خواردنەکان دەبینم لە شوێنەکان دیکە شەر مەنا کۆترا پۆڕا سوسکێ ئەوانە لە هەم شوێنێک نییە لە هەموو مەتامەیەک نییە لە بەتانە لە تاجیلەیە لە تاجیل لە مێژە ئەم خواردانە نەک برێ تازە بێ بەس دە زۆر شوێنێ ئەو خواردانە نییە کە لێرە هەیە کاکە من شتێکم کە بینی پرسیارم لەو برادەرش کرد خانمان و ئافرەتان نبینم لێرە بۆچی خۆی نەزانم خەڵکی ڕۆژەوە چما خاتی نییە لێرە لە ناو بازارە تاجیل ژن نینە لێرە چما بەخۆی عادەت ئێرە زۆر نازانم ئەو برادەرە زۆر زانێ خەڵکی ئێرە هەو لێرە تۆ بەڕای تۆ خانمان بۆچی نایەنە ئێرایە تۆ وەکو بەڕێزێک بۆچی خوشکی خۆت یا دایکی خۆت یا خۆت هاوسەری خۆت نێنات وڵی چۆنە کۆمەڵگای کوردی تۆزێک داخراوە هێشتان کۆمەڵگای کوردی زۆر نەکراوە دۆکە خانمان بتوان تا درنگانی شەو لە دەرەوە بن بۆ تا عادەتێکی دینی معنای چۆن دەرێن عیبە شەرمە نانە دەرەوە لەگەڵ پیاوەکان تا درەنگ یان بێژن کو لەوانەیە تووشی زۆر کێشە کۆمەڵایەتی بن ئەوەیە لەو ڕوانگەوەیە کە ناتوانن بێن
ئینشاڵە کۆمەلگایەکەمە زیاتر دەکرێتەوە ئەوانیش دەتوانەوە ئێمە تا بەرەبیان لە دەرەوە بن. بۆگیوان هەروە بێت و کۆڤان نازانم دەرفەتی دیکەمان ماوە کە لەگەڵ تاالبین ئەمە بازاڕی تازیلەیەکە لەو بازارانە بە هاوکاری خۆشمان بدوێنی ژبانیش لێرەیە کۆڤان ئەوە ژبان لەگەڵمانایە وەکو بێژەری خۆمان کە ئەوش هاتووە وەکو بێژەر وکو ڕاگەاندکارە ژمانە و کاتت باش تۆ هاتووی لە بازاری تاجیل ئەم شۆ پاشێو دەکەیت تۆ دەڵێ بینە هەر بەردەوام لەگە بینەرانی ئێستا وەکو میوانێک هێرۆخۆن توژی بخێراتی یعنی ئەس بینم تو الفيري شاز در كيفيت چنكي راستي بازار هم تعجيل هم اسكانجي يعني كش كيم سردان كن تو بخيراتي و تعجيل اشبارجي حتى انه كاز يعني اشبار ورسناي ما تعجيله والله كي ما تشيناني بينت افشفا ما قلت ده باشي باخذ تعجيل كين جواكي خوشه يعني خلق فيري يعني بيجين بازار كمليه او شعبيه جواكي خوشه عملت يبخون لزرقي هاي فرمو هاز مجرد طلبنا كي ها ده سر منها بتحصل من بديش كطلب لا مشكلة من زرقة قلويت ودخون بابزام تایبەتمەندی ئەو جەرگەی تاجیل لە چدا ئەڤژی بۆ هەمی بینەرە پاشیڤەوە لە عافیت بتوسڵا بێت تایبەت هەربژی بەڵە کۆڤان ئەوەش هاوکارمان ژوان بوو لێرە ئەوە گۆرانیش لێرە لێ دراوە لەم لەشکە نانواکە کار دەکات و سەرقاڵی نانکردنە بۆی کە بەشێک لە هاوڵاتیان کە لێرە نانی تازە و گەرم و گوڕ و ماستی تازە و گەرم و گوڕ ماستی هەولێریش کە ناوبانگی خۆیە ئەمە گەڕەکی تاجیل یاخۆ بڵێن بازاڕی تاجیلە لە کۆنترین بازاڕەکانی شاری هەولێر هەروەکو ئاماژەمان پێکرد بەشێک لە هاوڵاتیان لە شەوانی ڕەمەزاندا دێنە ئێرە و هەڵبەت ئاماژەشمان بەوە کرد کە خانمان لێرە نابینێ هیوادارێکە لە ساڵانی داهاتوودا ببینین کە خانمانیش دێنە ئەم بازاڕە و بتوانین بوونی خانمانیش لێ ببین دەگەڕمەوە لای تۆ کۆڤان هێرۆ سڵاوی تایبەتم بۆ تۆ بۆ ژواری هاوکارم سپاس تا دەکەم کە لە بازاری تازیلەوە لاولێرەوە لەگەڵم بوون ماشەڵڵا ژوان ژمارێکی زۆر لە خواردنی لە داینابوو بیخوات بۆ تۆش هاوکاریکە و خواردنە لەگەڵی بخۆ سپاس کە لەگەڵمان بوون دکتۆر دەگەرم و لای جەنابتان خەڵک گلەی زۆر لە جۆر و کوالیتی و دەرمان هەیە باشە بۆچی و هەندێک جار دەکەوێتە قال بەوەی کە متمانەی بە دەرمانەکان نەمێنێ هۆکارەکەی چییە بۆچی ئەمە ڕوویداوە ئایا ئەو دەرمانانەی کە کوالیتیان بەرزە هەیە لە هەرێمی کوردستان بەڕاستی پێشتر زۆر بەرنامە کراوە لەسەر بابەتی دەرمان و لەسەر کوالیتی دەرمان و لەسەر ئەم دەرمانانەی کە لە هەرێمی کوردستان هەن ئەوەی من تێبینی دەکەم کە بەشێکی زۆری هاوڵاتیان وا تێگەیشتون کە هەر دەرمانێک لە کوردستان هەبێت کوالیتەکەی خراپە زۆر جار گوێبیستی ئەوەش دەبین کە کەسێکی نزیکی لە دەرەوەی وڵات بۆ منە دەرمانێکی بۆ دێنێ ئیتروا تێدەگامە ئەسای سحریە و زۆر جیاوازی پاراستۆلێکی لەوێەوە بۆ لەگەڵ ئەو دەرمانەی کە لە هیچ پاراستۆلێکی هەرێمی کوردستان وەکۆ باش نییە خۆی ئەگەر بە سەراحەت باسی جیاوازی ئێرە لەگەڵ وڵاتانی تر پێشکەوتی وەکو ئەوروپی بکەین لە ڕووی دەرمانەوە لە کوردستان دەرمانی خراپ وجودی هەیە و دەرمانی باشیش وجودی هەیە بەڵام ڕەنگە بە دڵنیایەوە لەوێ تەنها دەرمانی باش وجودی هەیە بۆ ئەوی لای هاوڵاتیان ڕوون بێت هەر دەرمانێک کە لە وڵاتانی پێشکەوتی و دنیا تازە بەرهەم دێت تازە دێتە بازارەوە بە دڵنیایەوە لە کوردستان وجودی هەیە مەوجودە بەڵام لەگەڵ ئەوەش دەرمانی خراپیش هەیە بۆیە دەوەسێتە سەر هاوڵاتێکە کە لە کوێ دەرمان وەردەگرێت دەچێتە لە کام شوێن دەرمان وەردەگرێت ئەگەر بە دڵنیایەوە ئەگەر لە دەرمانخانەی ڕسمی لە لای پزیشکی دەرمانساز دەرمانەکە وەرگێت دەرمانێکی کوالیتی باش دەبێت بۆ چونکە ئەو کاتە هاوڵاتێکە لە هەر حاڵەتێک بۆ نمونەگەر دەرمانێکی کوالیتی خراپ لە دەرمانخانەیەک پێیدرا هاوڵاتێکە پاڵپشتێکی یاسایی دەبێت بۆ ئەوی شەکوا لەم دەرمانخانەیە بکات بەڵام تۆگەر لە شوێنێکی نایاسایی دەرمانەکەت وەرگرت هیچ پاڵپشتێکی یاسایی نییە تەنانەت لە ڕووی یاساییەوەش تۆ بتانی مافی خۆت وەرگرەوە بۆچی ئەم دەرمانات وەرگرتووە باشە ئەمە لەسەر دەرمان بوو باشە ئێوە کە دەرمان دەدەن بە نەخۆشەکان بەرنمەیەکیان بۆ دادەنێت پێڕاچێتەکە دەڵێ بۆ منە لە ڕۆژی سێجار بەکاربیێنێ هەر سەعات جارێک لە هەشت کاتژمێر جارێک ئەگەر ئەو نەخۆشە پێوە پابند نەبوو سوود لەو دەرمانە وەردەگرێت کاتی وەرگرتنی دەرمان زۆر گرنگە نەخۆش پێوە پابند بێت بۆ نمونە کە ئێمە بە نەخۆش دەڵێن 8 سەعات جارێک یا 12 سەعات جارێک واتە لە 24 سەعات دووجار ئەمە مانای چییە خۆی کە نەخۆشەکە دەرمان وەردەگرێت دەرمانەکە دوای ئەو کە دەرمانەکە وەردەگرێت لە ناو لەشی گەدەی نەخۆشەکە دەرمانەکە هەڵدەمژرێت بۆ ناو خوێن ئیتر دوای ئەو کە هەڵدەمژرێت بۆ ناو خوێن شتێکی پێ دەڵێن ڕیسێپتەر واتە وەرگری دەرمانەکە دەرمانەکە دەچێتە سەر ئەم وەرگرە دەست دەکات بە کارەکەی خۆی
واتە وردە و نەخۆشەکە هەست بە باشبوون دەکات بەڵام دوای هەشت کاتژمێر دوای هەشت سەعات ئەم دەرمانە کاریگەریەکەی وردە نامێنێت بۆیە دەبێت ژەمێکی تر لە دەرمانەکە وەربگرێت بۆ ئەوی تەواوی بکات لەگەڵ ژەمەکەی تر یان بۆیە ئێستا لە بابلێن دنیای ئێستا کە پێشکەوتنێکی زۆر بەرچاو هەیە لە کۆمپانیەکانی دەرمان بە تایبەتی کۆمپانیەکانی دایک کە مرکزی بەحوثیان هەیە بڕاستی سنتەری لێکۆڵینەوەیان هەیە زیاتر تەرکیز دەکرێت لەسەر بەرهەمهێنانی ئەو دەرمانانەی کە لە 24 سعات جارێک وەردەگیرێت چونکە ئەومان لەبیر نەچێت زۆربەی نەخۆشەکان لە وڵاتی خۆمان و تەنانەت لە وڵاتانی دەرەوەش پابەندبوونیان بە دەرمان کەمە بە گوێرەی زۆربەی لێکۆڵینەوەکان نەخۆش زۆر جار پابەند نابێت بە کاتی دەرمانەکە بۆیە ئەگەر بێت و لە 24 سعات جارێک وەری بگرێت ڕێژەی پابەندبوونی زیاتر دەبێت وەک لەوەی کە 8 سعات جارێک یا با بڵێن 12 سعات جارێک وەری بگرێت بەڵام ئەمەش بۆ هەموو دەرمانێک بەڕاستی ناگونجێت زۆر دەرمان هەیە ضرورە کە 8 سعات جارێک بێت دەرمان هەیە 24 سعات جارێک لە کاتی خۆی نەخوا سوود وەردەگرێت ئەگەر لە کاتی خۆی وەری نەگرێت ڕێژەی دەرمانەکە لە خوێن لە ماوەی 24 سعاتدا دەگۆڕێت بۆ نمونە ڕەنگە لە کاتژمێر نۆی بەیانی با بڵێن حەبی یەکەمی خوارد خۆی مەفروزە نۆی شەو حەبی دووەم بخوات با بڵێن دەرمانەکە 12 سعات جارێک 12 سعات جارێک بڵێ ئەو کەسە بۆ نمونە گەیشتە سێی دوای نیوەڕۆ حەبی دووەمی وەرگرت هێشتان دەرمانەکە ڕێژەی ماوە لە ناو خوێن تۆ حەبێکی تر وەرگرت کەواتە ڕێژەکەی زیاتر بوو لەو ڕێژێکی ئێمە پێویستمانە دەگاتەوە سعات دوای سعات نۆ دەرمان وەرناگرێت ئەو بە حسابی خۆی دوو ژەمی وەرگرتووە ڕێژەی حەبەکە ڕێژەی دەرمانەکە زۆر کەم بووە لە خوێن لەو کاتەدا کاریگەری کەم دەبێتەوە یعنی با بڵێن باڵانسی دەرمانەکە تێک دەچێت ئێمە بۆیە زۆر گرنگە طبعا بەتەکەید نیف سعات یان چەند زوو ئاسایی کاژمێرێک پێشتر ئەم ئاساییە بەڵام پابەندبوون بە کاتەکە زۆر گرنگە بە دڵنیاییەوە ئەو کەسانەی کە پابەند دەبن بە کاتی وەرگرتنی دەرمانەکە زۆر زووتر هەست بە باشبوون دەکەن زۆر زووتر لە نەخۆشیەکە نەجاتیان باش ئەو نەخۆشانە کە ئێستا لە مانگی ڕەمەزاندای ئەوانەی کە نەخۆشن و دەرمانی چارەسەریان وەرگرتووە چۆن ئەو دەرمانانە ڕێک بخەن بۆ نمونە کاتژمێر حوتی ئێوارە بانگی فتارە باشە حوت بۆ 7:25 دقیقە لەو فترێت تاوەکو کاتژمێر 3:15 خولەکی بەرەبەیان ئەو دەرمانانە چۆن ڕێک بخەن دەوەستێتە سەر زۆری نەخۆشیەکە ئەگەر نەخۆشیەکە موزمین بێت واتە ئەو نەخۆشیانە کە درێژخایانن وەکو نەخۆشی شەکرە و نەخۆشی پاڵەپەستۆر خوێن و ئەمانە ئەگەر دەرمانەکە بۆ نمونە میتفۆرمینی بۆ نووسرا بوو بۆ نمونە میتفۆرمین 500 میلیگرامی هەیە 850,000 میلیگرامیشی هەیە زۆر جار نەخۆشەکە وای بۆ دەنووسرێ 12 سعات جارێک 500 میلیگرام بۆ نمونە نۆی بەیانی 500 میلیگرام نۆی شەو ئێمە لەو کاتەدا لە کاتی ڕەمەزان ئەگەر نەخۆشەکە بڕیاریدا بە ڕۆژوو بێت ئەوە باسێکی ترە کە زۆر جار نەخۆشەکە نابێت هەر بە ڕۆژوو بێت بەڵام ئەگەر بڕیاری وا بوو کە بە ڕۆژوو بێت ئێمە ڕێنمووی ئەو نەخۆشە دەکەین کە جورعی دەرمانەکە بۆ نمونە 500 بە 500 بۆی دەکەین بە 1000 میلیگرام لە 24 سعات جارێک وەری دەگرێت بۆ نمونە لە کاتی ئێوارە یان لە هەر کاتێکی تر کە کەسەکە بە ڕۆژوونیە تا دەگاتەوە ڕۆژی دواتر لە هەمان سعات دەنگێکی تر لە دەرمانەکە وەردەگرێت کە دەکات 1000 میلیگرام ئەوە چارەسەری کێشەکەمان کرد هەندێک حاڵەتی ترمان هەیە بۆ نمونە ئەو کەسانێک کە تووشی ئیلتیهاب بوون یا هاوکردن بۆ نمونە ئەنتیبایۆتیک وەردەگرن بەڕاستی لێرەدا پێویستە نەخۆشەکە بە هەمان شێوە هەمان چارەسەرمان هەیە کە ڕێژەی دەرمانەکە بگۆڕین بۆ نمونە 500 بکەین بە 1 گرامی یان 750 بەڵام ئەوانەی 3 جار بۆ نمونە هەش کاتژمێر جارێک ئەگەر 3 جار بوو هەر کاتژمێر جارێک ئێمە ڕێنمووی نەخۆشەکە دەکەین کە بەڕاستی بە ڕۆژوو نەبێت چونکە ئەومان بیر نەچێت زۆر نەخۆشی هەیە کە نەخۆش نابێت بە ڕۆژوو بێت چونکە جگە لەوەی کە لە زەرورەتی دەرمانەکە بۆ وەرگرتنی دەرمانەکە بۆ چارەسەرکردن زۆربەی نەخۆشیەکان زۆر گرنگە کە خواردن وەربگرێت بۆ کاریگەری دەبێت لەسەر سیستەمی بەرگری کەسەکە بۆ نمونە کە شلە وەردەگرێت کاریگەری دەبێت لەسەر لاوازبوونی ئەو میکرۆبێکە لە لەشیدایە طبعا بە جوێرەی نەخۆشیەکەی باشە گفتوگۆ زیاتر دەکەین هاوکارم هێمندەلۆ لە کەرکووکەوە لە نێو بازاری کەرکووکەوە ئازلابێکی بۆ ئامادە کردوون با بێکەوە بینەر بیسەرێ ئازلای ببین سڵاوتان لێبێت یەکێک لەو خواردنانەی کە ئێستا بازاڕێکی گەرمی هەیە
چەرەزات و چوکلێتە دیارە ئەم دوو خواردنە لە جەژنە بە تایبەت ئێستا بڵێن بەرەو جەژنە چین لە هەموو ماڵێکدا یاخود هەموو ماڵەیەک هەموو هاوڵاتیەک هەموو کەسێک ئێستا لە بازار ئەیکڕێت لە ئێستاوە واتە بە شێوەیەکی گشتی ئەو بازاڕانەی یاخود ئەو دوکاندارانەی کە دوکانی چەرەزاتیان هەیە و چەرەزات دەفرۆشن باشترین زۆرترین مشتری ئەمڕۆ ڕویان تێکە هەتاکو جەژنە بازارێکی باشیان مەلای خۆیان بۆ ئەوەی نرخەکانیان چۆنە چۆنی کاکە گیان سەرچاوەکەم بە ڕێزی بەکەوی بینێن بازارتان جمەی دێ بازارێکی باشتان هەیە لەخوا بە زیاد بێ باسی چەرەزاتم بوو کە بە شێوەیەکی گشتی و نرخەکانیش ئێستا چۆنەڵێ هەڵکشانی بەخۆ بینی و یان وەکو خۆیەتی وڵی دەربارەی نرخەوە لە سەردا بەخێ بن سەرچاوم قەزەی نرخەکان نرخێکی دیاری کراوە ینی هەر وەکو پێش ڕەمەزان شەو بەڵام وەک شتەکان گۆڕانکاریمان پێی کردووە ستایلی شۆن گۆڕانکاریمان پێی کردووە بەڵام نرخ ئەم ساڵ وەک پاروپێرار یەکجاوا گران نییە نرخمان ێرزان کردوە چونکی خەڵک کاکە پارەی نییە موچە نییە چەرەز ئەمە لە شۆ هێنن ینی لە چۆڵاتێک وڵای چوری وڵاتێکایە بۆ نمونای ئیسا ئەمریکایەتیایە سەقەمریشیمان ئەوە ئەمریکیە ئەومانێ تورکیە ئەوەمانە ئێرانیە سوورمانەیە لە بەغاو بماندێ تر این وڵاتەکان دیکە ئێرانیمان هەیە زۆربەی شتەکان هەویشی و شوێنێکە بەڕێزی خۆش بێ زۆر سپاس تۆ کاکە گیان چیت لەسەر چەرەزاتەیە هەنی بەڕێستان بەدەستکردنەوەی قسەمان ئیش لەخوا بەزیادێ باشە ئای بینیە لەخوا بەزیادێ بە خێراتنی بۆ بازاری چەند چەماڵەکان ناسراوەیرە بەخێر بێن سەرچاوم ساڵیش لە ڕووی ئابووریەوە لەخوا بەزادیوە مەعاش شتە درێ ئینشاڵڵا بەرەو سەر بەخۆی شەڕۆین ئینشاڵڵا دایەکیانم کاتتان باش چەرەزات یعنی یەکێکە لەو خواردنە لە جەژنا بە تایبەت هەموو ماڵێک هەموو خێزانێکی کڕێت تۆی سەر چەرەزاتە کڕی ئەگەر باسێکی تاموچێژی چەرەزاتمان بکەین وڵا هەر لە کۆنەوە بۆ ئیتر جەژنە و ئەبێ بیکڕین و هەر عادەتە و نەریتی خۆمانەوە ئەگەر میوانێک بێتە ماڵت ئەبێت چەرەزات هەر بخوا بێت هەر بووە هەرە وڵا بێ بۆی دانین چەرەزاتە و کولیچەیە و ئیتر شەربەتەوە نرخەکان چۆنە ینی سعرەکان باشە لە چاو خۆیەوە باشە باشە هەروە بێت سەلامەت سپاس دارە چوکلێتیش ینی یەکێکە لەو خواردنانەی کاتێک میێوان ئەچێتە هەر ماڵێک شیرینی پێشکەشەکەن چوکلێت وەک دەبینین ینی دەیان زۆر شیرینی لێرە نمایش کراوە نرخی چوکلێت چۆنە کاکە جاگە وڵا بەخێراتنی کاناڵەکەتانەکە میدایەت نرخی چکلێت زۆر زۆر باشە کولێ بە 6,000 بەڵێ چکلێتێکی چاکە لەکوێ دەیانی زیاتر خەڵک کام زۆریانە باش وڵی ئیتر خەڵک تێکەڵە بە ینی باقەت ئەمما بە ئەوە بە چکلێتەکەی تورکیە چکلێتی چاکە بەڵێ بەڵێ نوعی باش باش ڕەچاوی نرخ و ڕەچاوی بارودۆخ و بڵێن ژیانی ئابووری خەڵکتان کردووە بەڵێ ینی زۆر زۆر باشە ینی سعرەکانی باشە ینی خەڵکیەکە ئێستا ئەوە کولەی بە 4,000 ئەمانە بە 6 بەڵێ باشە دەست خۆش بێت زۆر سپاس دەست خۆش بێت بەڵێ من ئەگەر هێم زیاتر ناگرم دەبێتمەندی جەژن لەوەیە چەرەزات لەگەڵ چوکلێت وەکوتم لە هەموو ماڵێک ژانی جەژن ئەوە بەدیە کرێەوە هەر کاچێتە هەر ماڵێک بەبێ خواردنی چوکلێت وەروە چەرەزات ناگەڕێتەوە بۆ هاوکارم هێمندەلۆ کەم ئازلایبەت لە کەرکووکەوە ئامادەکرد بە زۆر سپاس دکتۆر باس لە حەب دەکرد دەڵێ دەبێت پێشنان بخۆی حابیتکە هەیە دەڵێ پاشنان بخۆی بۆچی و پێشنان بخوا بۆ سێویان پاشینان بخوا خۆی بە شێوەیەکی گشتی کە دەڵێن پێشنان مەبەستمان ئەوەیە کە ئەو دەرمانە دەبێت لە کاتێک وەربگرێت کە گەدەی نەخۆشەکە بەتاڵ بێت کە دەڵێن دوایینان دەبێت لە کاتێک وەری بگرێت کە گەدەی نەخۆشەکە خواردین تێدا بێت بڕبێت بۆچی زۆربەی زۆری دەرمانەکان بەڕاستی لە کاتێ زۆربەی زۆری دەرمان بەشێکی زۆری وا باشترە لە کە بە گەدەیەکی بەتاڵ دەرمانەکە وەربگرێت چونکە ڕێژەی هەڵمژینی دەرمانەکە زیاتر ڕێژە و خێرایی هەڵمژینی دەرمانەکە زیاتر دەبێت وەک لەوەی کە گەدەی پڕبێت بۆ نمونە دیجیۆکسین
تایرۆکسین یان چەندی دەرمانی تر بەڵام ئەومان لەبیر نەچێت کە بەشێکی زۆری دەرمانەکانیش بەشێکیان بۆ نمونە دەرمانە ئازار شکێنەکان یان دەرمانە کۆرتیکۆستیرۆیدەکان ئەمانە وا باشترە دوای نان وەربگیرێت دواتە کاتێک کە نەخۆشەکە گەدەی خواردنی تێدایە چونکە ئەمانە کاریگەری ڕاستەخۆیان دەبێت لەسەر دیواری گەدا نەخۆشەکە تووشی ئازاری گەدە دەکەن بۆیە ئەگەر بێت و گەدەی پڕ لە خواردن بێت کاریگەریەکەی کەمتر دەبێت جگە تەنها دەرمانێک نەبێت کە وەکو باسمان کرد دەرمانی پاراسیتامۆل کە ئازار شکێنە بەڵام وا باشترە بە پێی زۆربەی لێکۆڵینەوەکان ئەمەیان سەلماندەوە وا باشترە بەر لە نان ئەی حەبێک هەیە لەگەڵ خواردنا هەندێک جارەوەشم گوێ بیست بۆ لەگەڵ خواردنا کار لێک بڵێ لەگەڵ بڵێ بۆ نمونە حەبمان هەیە ئەو کەسانێک کە تووشی سوء هەزم بوون ئەوانەیە کە خواردن هەزم ناکەن مائیدەیان دەرمان ئەو دەرمانەی کە چەند ئەنزیمێکە تێکەڵەیە لە ناو حەبێک وەری دەگرێت کۆ ئەنزایمە ئەو دەرمانە وەردەگرێت دەبێت لەگەڵ نان بیخوات چونکە لەگەڵ نانەکە یارمەتی هەرسکردنی خواردنەکە دەدا باش ئەو دەرمانانە چین کە نابنە هۆی ئەوەی کە ڕۆژوو بشکێت بڵێ خۆی بەڕاستی هەرچەند دەرمان هەیە لەو شێوەیە کە بڵێ بە تەکید هەرچەندەمە یعنی بابەتێک کە پەیوەندی بە پزیشکی دەرمانساز و بە جانبە دینیەکەشیەوە هەیە بەڵام بە پێی زۆربەی ئەو سەرچاوانەیە کە من متابعیم کردووە بۆ نمونە ئەو دڵۆپانەی کە بۆ چاو بەکاردێن ئەوەی کە بۆ گوێ بەکاردێت یان ئەو دڵۆپانەی بۆ لووت یان سپڕی کە بۆ لووت بەکاردێت زیاد لەمە بۆ نمونە ئەو دەرمانانەی کە وەکو کرێم یا مەرهەم لە جلد لە پێست دەدرێت یان بۆ نمونە ئەو دەرمانانەی کە پێی دەڵێن تەحامیل واتە پێی هەڵگر بۆ مناڵ یا بۆ ئافرەت یا بۆ گەورە کە بەکاردێت ئەمانە ڕۆژی پێ ناشکێت یا ئەو دەرمانانی کە بۆ غەرغەرە کە لەلایەن پزیشکی ددانەوە بۆ هەوڵاتی دەرزی نە ئەوە دەرزی کاریگەری دەبێت لەسەری هەموو جۆرە دەرزیەکان بەڵێ لە لیستەکە دەرزی تێدانە بۆ ئەوەندەی من متابعم کرد ئەوانەی کە باسم کرد ڕۆژی پێ بەتاڵ نابێت بەڵێ ئەدی ئەو حەبانەی کە لە ژێر زماندا دەنرێن بڵێ ئەویشیان لە لیستەکە مەوجودە کە کاریگەری نابێت لەسەر ڕۆژەکە ڕۆژی پێ بەتاڵ نابێت بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر کۆچەر ئیسماعیل پزیشکی دەرمانسازی زۆر سپاس کە لە تۆری دومین بەرنامەی پاشی بۆ لەگەڵمان بوو زۆر سپاس دکتۆر بەڵێ بەرنامەی پاشیف بە کۆتا هات بەر لەوەی بەرنامەی پاشیف بە کۆتا بێن هاوکارانم پاکێجێکیان حاضر کردووە لە دیاربەکری باکووری کوردستانەوە لە شاری دیاربەکری باکووری کوردستان هەرچەندە خەڵک لە ژوورەوە پاشێ و دەشتێنن بەڵام ئەوان سەرڕایەوەش لە شوێنە گشتەکانیش دەچێن خواردن ئامادەکراوە بازرگان و خێرخوازەکان ئەوان خواردن بۆ خەڵکی ئامادە دەکەن و ڕێژێکی زۆر لە خەڵکی دەست ناو شوێنانە بە تایبەتیش منداڵان ji bilî fetarên kulmalan û xwaringehan xwe bi xwe tên kirin fetarên ku ji aliyê xêrxwazan ve têndayîn jî gelekin wisa ku êdî çadırên fetarê bi giştî li her navçe û bajarî tên rastkirin û bi hezara mirov jî fetara xwe lêve dikin ev jî li taxa benûsena Diyarbekirê fetarekî ye ku ji aliyê saziyên sivîl û partiyên siyasî ve têdayîn li şûna fetarê herî zêde zarok kêf û şahiya xwarinên germ dikin Seroka Partiya Herêmên Demokratîk ya Diyarbekirê Rûkan Aqça jî ji bo belevkirina xwarinê li vir amade ye. Aqça radgîne ku çanda parvekirinê kevneşopiyeka dîrokiye di nav civaka Kurdistanê da. Yani jiyana parvekirinê da, di jiyana komûnalê da, di eslê xwe da li ser axa Mezopotamyayê ev çandîka dîrokî ye. Wek hûn dibînin jinin, zarûkin, kalin, pîrin, ciwanin hemû te bi piştgirtiya hevra me li vir dera îşev me ftara xwe em didin. Di Remezanê de ji aliyê siyasetmedar, karsaz û kesên navdar ve jî gelek caran ji bo wan derdoran fetar tên dayîn. Ev fetar ji yek ji wan e ku li oteleka navdar ya Diyarbekirê beşdariya protokola bajêr tê dayîn. Xêrxwazê vê fetarê Şêx Muzqara Kûşî dibêje ku wî xwestiye bi vê fetarê ji derdorên cuda kesan li xwarinekî hevbeş bicivîne da ku hêvî û hêstên bi parvekirin pêkvejiyanê geş bibin. Diyarbakır'da ماخواست ji aliyên cudayên Diyarbekirê em her kesî li hev bicivînin û spas dikin bû beşdariya wan. Bi hest û hêviyên ku aştî û aramî di nav civakê de peyda bibe me vê fitarê da. û ez niha bi wan hestan Remezanê û cejna Remezanê li her kesî pîrûz dikim. Fetar bi pêşkêşkirina îlahî muzîka eywanê û di dawiyê de jî gerandina dîlanê xilas bû. Sidik Eren, Kurdistan 24, Diyarbekir.
بەڵێ بەرنامەی پاشیف بە کۆتا هات تا پاشیبێکی دیکە هەر لە خۆشی دابن.